هۆتێلی شاری جوانە کەوتو سمبڵێکی گەشتیاری لە هاتووە بە تایبەتی لە شاری سلێمانی بۆ بە سمبڵی گەشتیاریش گەلەوەیکە لەسەر ئاستی عراقیش دیمەنێکی جوان و ناوازەی هەیە سڵاو لە کوردستان لە هەر شوێنێکی کە گەشە پێدان و ئاوەدانی هەیە کۆ ئینشاءالله سەر تاسەری کوردستان پڕەبێ لە کاری ناوازەی گەشتیاری زۆر جوان و سەرنجڕاکێش. دیارە ئەم شەو بە ئامادەبوونی سەرۆکی دەستەی گەشتیاری و کۆمەڵێک لە پسپۆڕ و شارەزا و خاوەنی کۆمپانیای گەشتیاری ئەمێ گفتوگۆیەکی سەرنجڕاکێشی بابەتیتان پێشکەش بکەم لەسەر پێداویستی گەشە پێدان بە کەرتی گەشتیاری. ڕاستی هەموو وڵاتە نەوتیەکانی کە خاوەنی عەقڵێکی دووربینانە و پلان و استراتیژێکی دوورخایەنن بیریان لەوە کردوتەوە کە ئایندەی نەوت لەم جۆرە وڵاتانەدا کە سەرچاوی سەرەکی بژێویە ساڵ لە دوای ساڵ پێداویستیەکان بە نەوت کەمە بێتەوە بۆیە لە بواری وزەدا بیر لە وزەی جێگرەوە کەنواتە وزەی بەدیل لە بواری بژێویە بیر لە دروستکردنی سەرچاوی ترەکەنەوە بە تایبەتی ئەو وڵاتانە لە دنیای ئابووریدا بە وڵاتی خۆشبەخت و خاوەنبەخت دانرێن کە لە دوو کایەدا ئەتوان گەشە بکەن ئەویش گەشتیاری و کشت و کاڵە خۆشبەختانە خوا هەردوو کایەکە و هەردوو بوارەکەی بە کورد ڕەوا بینیوە کەوتۆتە سەرەوەی تا چەند خۆمان ئیستسماریەکەین. هەڵبەتە وەکو ژێرخانی گەشتیاری ناتوانین بڵین گەشەمان نەکردووە بەڵام لە چاو فرەجۆری گەشتیاری لە هەرێمی کوردستان کە زۆربەی تایپ و جۆرەکانی گەشتیاریمانەیە هێشتا گەشەکردنەکان لە ئاستی چاوەڕوانی خەڵکی کوردستان و سەردانکەران دانیا هەتا لەسەر ئاستی ئەکادیمی کێشەمان هەیە لەسەر ئاستی دابینکردنی خزمەتگوزاری کێشەمان هەیە لەسەر ئاستی گەیاندنی ڕێگاوبان بۆ ناوچە دوورە دەستەکان کێشەمان هەیە سروشتی تۆبۆگرافی کوردستان وایە کە لە یەکدابڕا و شاخاویە لەبەرەوە مەسرف و داراییەکی زۆریەوێتەوەکو ژێرخانی گەشتیاری بەباشی ببوژێنرێتەوە هەڵبەتە نامەیە خۆم شرۆڤەی کۆی مشکیلەکان بکەم بەڵام لە زانستی بەڕێوەبردندا ئەڵێ هەمیشە لە خاڵە پۆزتیڤەکانەوە دەست پێ بکە هەڵبەتە خاڵی پۆزتیڤ زۆرە کە من ئەیبینم بەڵام ئەوەی کە لە منیش باشترەی بینە خاتو ئەمەل جەلال لێرەیە بزانم جارە پێش ئەوەی باسی کەم و کورتیەکان بکەم ئەم لەسەر ئەوەی کە کردویانە و خاڵە گەشەکان چییە چونکە بەڕاستی هەم ئەمەلخان هەم مامۆستا ساسان ئەونی لەم چەند ساڵەدا ئەوەندەی کە ئێمە لێ دوان و گفتوگۆمان لەگەڵا کردوون پرسی گەشتیاری پرسێکی گرنگ بووە بەلایەنەوە هەمووتان بەخێراتن سەرچاوم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان یەک دنیا خاڵی نەگەتیڤ و نەرێنیم هەیە بەڵام خاڵی ئەرێنیش زۆر زۆرە کە حەقی خۆتە ئەم دەرفەتە بم بە تۆ باسی بکەی. زۆر سپاس کاگران هەڵبەتە من یەکەم جارم نییە قسە لەسەر لایەنە باشەکەی و لایەنە بربەستەکانیش بکەین. گەشت و گوزار بەرپرسارەتێکی ینی هەمەلایەنەیە ئەم بابەتام تەنها لە خۆما باسم نەکردو یان لە ناو دامەزراوەی گەشت و گوزار بەڵکو لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باسم لەوە کردو کە ئەم وەزیرە بەڕێزانەی کە دانیشتون لە ئەنجومەنی وەزیران هەرێکێکیان بەرپرسیارن لە پەرەپێدانی ژێرخانی گەشتیاری ژێرخانی گەشتیاری بریتی نییە تەنها لەلایەنێ لە شتێک بەڵکو بریتیە لە کۆمەڵێک ڕەهەندی جیاواز لەگەڵەوەی کە ئێمە لەو ماوە کورتەی کە هاتوونێتە گەشت و گوزارەوە نەیار و دۆست شاهدی ئەومان بۆ دەن کە لە ڕابردوودا پێش من لە ڕای گشتیا شتێک نەبوو کە ناوی گەشت و گوزار بێەوە کەمترین خەڵک زانیاری لەسەر گەشت و گوزار هەبوو و خەڵک تەنها بەوە تێگەیشتە بۆ گەشت و گوزار تەنها گەشتێکە و خەڵک بۆ خۆشیە چێ بۆ شوێنێک ناترسی کاک مەولەوی جەباری هاوڕێ و گلێ و لێ بکە بابەتەکە من داتاکانن و ڕای گشتی و پرۆژە گەشتیارەکان لاقی نییە بەس خودی کاک مەولەویەوە لەوانەیە ئەو معنەتی ئێستا من هەم ئەو سەردەمە ئەویشەی بوو بێت من باس لەوە کەم بابەتی گەشت و گوزاری بابەتێکی دامەزراوەیی بابەتێکی نیشتیمانیە بابەتێکی ئابووریە ڕەهەندی جیاوازی هەیە بۆ ئەوەی تۆ ئەم پەرەپێدانی یاخود ئەم پێشخستنە بەخەیتە ئاستێکی بەرز لە هەم لە ڕووی کواڵەتیەوە هەم لە ڕووی خزمەت گوزاریەوە دەبێت بەرپرسیارەتەکان دابشکەی دابشکردنی بەرپرسیارەتێکە ئەوەیە هەر وەزارەتێک بەرپرسیارەتی بەرەکەوێت کە باس لە باشەکان جارە بە باسی باشەکان بکەین ئێمە من کە هاتووم ژمارەی گەشتیار لە 2 ملیۆن تێنەپەڕیوە لە 2013 هەتاکو 2020 کە من هاتووم باسی کۆرۆنا ناکەین باسی ئەوە ناکەین من باسی ئەو زەمەناکەم لە 2013 تا 2020
20 کە من هاتووم 2000 من نهایەتی 2020 هاتووم ئێمە بە بەرنامە پێش من وەکەن باست کە جەنابی کاک مەولوی و هاوڕێکانی ماستەر پلان هەبووە استراتیج هەبووە سیاست داڕێژراوە بەڵام ئەمانە لە ئەنجومەنی وەزیران پەسەند نەکراوە واتە نەبووتە استراتیژێکی پەسەند کراو کە ببێتە بەرپرسیارەتی هەمەلایەنە ئێمە هاتین لەسەر بنەمای شتێک لە 2013 دانراوە خواستی بازار و داواکاری ئێستا زیاترە جیاوازە پێداویستەکانی جیاوازە قۆناغەکە جیاواز و سەردەمەکە جیاوازە لەسەر ئەو بنەمایە هەمان ئەو کەسانی لە یەک نەخشە ڕێ و استراتیژە بوو یەکترتان تاوا کردووەمتان بە دڵنیاییەوە من هیچ وەکو هیچ کەم بەرپرسێک نیم کە بڵێم من هاتووم ئەوم بە تەنها من کردومە نەخێر شتێک هەبووە ئێمە هاتوین سەر لە نوێ ئەم داتایانەوە ئەم سیاست و استراتیژاتەمانە ئەبدەیت کردوێتەوە ئەبدەیتەکە چۆن بووە ئێمە هەمان ئەو خەڵکانی کە لە ڕابردوویشان کردو سوودمان لەوە بینیەوە بەڵام هاتوین خەڵکانێکی تریشمان خستە ناو بەرنامەکەوە گەشت و گوزار تەنها بابەتێکی با بڵێن دامەزراوەی حکومی نییە بەڵکو من لێرە سوپاسی کارتی تایبەتەکەم ئەوەی لە کوردستان کە لە بینایە کە دەرەکەوێت و ئەم بینای ئێستا کە ئێمە ئەم شوێنە خۆشەی کە ئێمە تیا دانیشتوین هی کارتی تایبەتە ئێمە لە حکوومەتە تەنها لایەنە ڕێخستنیەکەی بەڕێکردنەکەی چاودێریکردنەکەی و ڕێخستنەوەکەیەکەی فەرمووت دەستەی گەشتیاری ڕاستە بەرپرسیاری یەکەمە بەڵام لایەنی یەکەم نییە لە گەشە پێدان و دابینکردنی پێداویستیەکان و بژانەوەی ژێرخانە ڕاستە و خۆ چەند لایەن ئەتوانێت نەک ئەتوانێت بەرپرسیارەتی هەیە بەرامبەر بە بژانەوەی گەشتیاری جاویستم ئەوە تەواوکەم ئەم پلانە ئێمە پلانێکی 8 ساڵی بە هەموو تەحەدیاتەکانەوە بە هەموو بربەستەکانەوە خستومانەتە بەردەم ئەنجومەنی وەزیران و بەسپاسەوە پەسەندیان کردووە بەڵام کات بە تەنها پەسەندکردن کفایەت نییە چکە تۆ من باسم کردووە من ئەڵێم وەزارەتی خوێندنی و باڵا پەروەردە ئەمە بەرپرسیارەتەکانە کاتێ باز لە پرۆژەیەکی گەشتیاریەکەی کاتێ باز لە توانای مرۆییەکەی پێویستە کات پرۆگرامەکانی خوێندنت پێویستە کات قوتابخانەکانت مەطبەخی گەشتیاری دەوەندە ئامادە بێ کە دەرچوانی گەشت و گوزار جگە لە ڕووی زمانەوە لە ڕووی لێهاتیشەوە بەتوانابن کە دەچیتە کورسەکانی خوێندن ئاستی مامۆستاکانی زانکۆ و پەرەپێدانی پرۆگرام بەشێکی ترە دەیتە وەزارەتەکانی تر ئێمە یەک دنیا ڕەگەزی شوێنەواری و گەشتیاریمان هەیە باشە بۆ ئەوەی گەشتیار بگاتە دوورترین ناوچە کە شوێنەواری هەیە کە با بڵێن شوێنی ئاینی هەیە چالاکی ئاوی هەیە هەرچیەکی هەیە ئەمە بەتەنها ئەوە نیە گەشتیارەکە بڕوە بەڵکو پێویستی بە کۆمەڵێک پێداویستیە جگە لە ڕێگاوبانەکە کە ڕێگاوبانەکە ڕێگەزی سەرەکیەتی 1970 بنکە و شوێنی گەشتیاریە هەمووی ڕێگاوبان و ژێرخانەکەی باشە نەخێر چەندی باشە ئێمە لە مرکزی شارەکان خراپ نییە بەڵام بۆ من ئەوەی کە لە پلانەکەیەوە بە ڕێزانی ئەنجومەنی وەزیرانی شموت وتم من نامەوێت هیچ شارێک لە شارەکەی تر بچێ من پێم خۆشە سلەیمانی بە سروشتی خۆی گەورە بێ و جوان بێ و شتێکە بێ لە سلەیمانی کە لە هەولێر نەبێ ئەوەی لە هەولێر هەبێ لە دهۆک نەبێ هەریکە بە سروشتی خۆی گەورەیکەی و هەر یەکەی بە پێی پێداویستێکە بۆی گەشتیار نەیەت لە ماوەی 3 ڕۆژە هەموو کوردستان بکە بەڵکو ماوەی 15 ڕۆژ ماوەی 20 ڕۆژ مانگێک لە کوردستان بێ تا بتوانێت زۆر ئەوانەسنامەیە ئەم بابەتەی کە وروژانت گرنگە ئەم ناسنامەیە چۆن دروستەکرێ چیتان کردووە بۆی بۆ دروستکردنی لە ئایندە زەڕورە چی دروست بکرێ بۆی هەر شارێک هەویەی خۆی هەبێ ئێمە پێویست ناکە ئەوەندە چاومان لەوە بێگە هەموو شارەکان دەبێ هۆتێلی 5 ئەستێری تیابێ ئێمە پێویستمان بە کۆمەڵگەی گەشتیاریە پێویستمان بە هێشتنەوەی کللتور و شوناسی نیشتیمانیە لە ناوچە جیاوازەکان بەس بە کوواڵەتێکی خزمەتگوزاری جوان بۆ نمونونەکە ینی گەشتیارێک کە دەچێتە چۆمان یان کە دەچێتە ئەحمەداوە یان نەچێتە ئاکرێ و ئامێدی پێویست ناکات یعنی داوای هۆتێلێکی 5 ئەستێرەکەین دەکرێت ئەو خانوانەی دروستەکەین بە سروشتی خۆی دروستیکەین ناوچەکە چۆنە بۆی سروشتی ناوچەکە تێک نەدەین بەڵام بە خزمەتگوزاری تەواوەوە واتە ئەو پێداویستی کە لە شار هەیە لە هۆتێلێکی 5 ئەستێرە هەیە بیگوازینەوە بەڵام بە ماتریاڵ و کەرەسەی ناوخۆیی نەکەوەی کە ئێمە بین گوندەکانیشمان شارۆچکە گەشتارەکانیشمان وەکو شار لێ بکەین ئەو کاتە هیچ ڕۆحیەتێکی سروشتی لە ناوچە گەشتارەکانی ئێمە نامێنێ هەمووی دەبێتە شارێکی مۆدێرن ئەمەش زیان بە گەشتیاری دەرەوەی کوردستان ئێمە کاتێک کە دەمانەوێت بە ئاسوودەی کاتێک بە سەربەرین دەمانەوێت بچینە شوێنێک
کە کەمتر قەرەباڵغی هاتوچۆی جۆراوجۆر و هەندێک چالاکی هەبێ کەواتە ئێمە گەشتیاری بیانیمان هەیە گەشتیاری کەندا و وڵاتانی عەرەبیمان هەیە و گەشتیاری ناوخۆیی عێراقیشمان هەیە خواستی گەشتیار چییە ئارەزووی گەشتیار چییە دەبێت ڕەچاویکەی واتە لە ژمارەشم پێ بڵێ لە دەرێ چەند هاتووە ناوخۆیی چەنە ئێمە لە ساڵ بە ساڵ وەکو بەڵێنماندا وتمان هەموو ساڵێک نزیک دەبینەوە لە 2 ملیۆن گەشتیار بە مەرجێک منم بەڵێنم داوە لەسەر بەڵێنەکەی خۆشم سوورم بە مەرجێک ئەو وەزیرە بەڕێزانەی دانیشتوون دەبێ مەسئولیت هەڵگرن و زیاتر لە ساڵونیوێکە داوام کردووەکە بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران لەو کاتێک کە پەسەندیان کرد پلانەکەی ئێمە جارێکی کە لەگەڵیان دابنیشمەوە بۆی پێیان بڵێم کێ چی کرد و کێ نەیکرد بۆی بەرپرسیارەتی هەڵگرین لە نهایەتی 2023 ئێمە زیاتر لە 7 ملیۆن و نیو نزیک بووینەوە لە 8 ملیۆن گەشتیار کە لە ساڵی 2022 6 ملیۆن گەشتیار دراسەیەک هەیە مەسەڵەن حەجمی داهاتی گەشتیاری چەند بووە لەو 7 ملیۆن و نیوە لە ئێمە بەداخەوە هێشتا سیستمی بانکیمان نییە و هێشتا بابەتی خەمڵاندنێک هەیە بە نزیکەی طبعاً لە ڕووی ستانداردی جیهانیەوە کە ڕێکخراوی گەشتوگوزاری جیهانی دایناوە بۆ گەشتیاری ناوخۆیی 250 دلاری داناوە واتە گەشتیارێکی عراقی لە پارێزگەکانی عراقەوە بێت بۆ کوردستان ینی مەکزیمەم 250 داناوە بەڵام بۆ گەشتیارێکی بیانی کە دێتە کوردستان زیاتر لە 1000 دلاری داناوە باشە ئێمە گەر 7 ملیۆن و نیو سەیریکەین 7 ملیۆن و نیو هاتووە لەم 7 ملیۆن و نیوە لە 125 گەشتیاری بیانی بووە کە لە وڵاتانی عەرەبی و ئەوروپایی و وڵاتانی کەنداوە هاتوون بە تایبەت بۆ گەشت هاتوون بەڵێ ئێمە لەبەر چی ئەڵێن بۆ گەشت هاتوون ئێمە ئەو داتایانێک کە بە سپاسەوە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەولێرەمان دەنێ لە 115 بە گەشتیار ئەژمارەکەن و ئێمە لە 2023 ئەم داتایانە بە پشتبەستن بە داتاکانی ئەوان لە ڕووی کتاب و زائینەوە ئەوە نییە جگە لەو 7 ملیۆن و نیوە شتێکەیە کە من زۆر خۆشحاڵ و سوپاسی هاوڵاتیانی کوردستانەکەم کاگرنجاران خەڵک ئاشنا نەبوو خەڵکی سلێمانی خەڵکی زاخۆ نەیەزانی سلێمانی لەکوێیە و نەیەزانی شارەکانی کوردستان کامەن ئێستا گروپاتی گەشتیاری و کۆمپانیا گەشتیارەکان گەشتەکەن لە عێراق و کوردستانەوە گەشتیاری ناوخۆی جگە لەوەی لە ناوەڕاست و باشووری عێراقەوەیت لە سلێمانی دەچێتە زاخۆ لە زاخۆشەوە دێتە سلێمانی بە پێچەوانەوە لە هەولێرەوە دێ بۆ سلێمانی ئەچێ بۆ هەڵەبجا ئەچێ بۆ گەرمیان ئەمانە وای کردووە خەرجیەکان ئەو دراوە ناوخۆیە لە ناو خۆیان جارێکی کە خەرج بکرێتەوە ئەمەش بۆ ئێمە بەهای زۆر زۆری هەیە من ئەزمموی وڵاتی ئەمریکا لە ماوەی پێشوە بۆمان ینی پێشانیان داین ئەوان کەمتر اعتیماد دەکەنە سەر گەشتیاری بیانی زۆرتر دەیانەوێ دراوی وڵاتەکەی خۆیان لە ناو خۆیان نەجارێکی کە خەرج بکرێتەوە واتە هانی گەشتیاری خۆیانەدەن لە شارەکانی خۆیان بڕۆن ئێمەش لە کوردستانە عێراق 40 ملیۆنە من تەنها کەرەسەی 40 ملیۆنی عێراقم هەبێ کە لە ساڵێکە 20 ملیۆنی عێراقی بێ بۆ کوردستان پێویستم بە گەشتیاری بیانی نییە لە قۆناغی ئێستاە بۆیە ئێمە هێشتا ئەو زمینەیە ئەو ژەرخانەمان نییە کە ئیسیعابی ئەو ژمارەیە بکە بۆ ئەوەی ئەمە وەرگرین ئەمانە لە خۆ بگرین پێویستەکە خزمەت گوزاری پێداویستەکانی لە هەموو شوێنەکان دەستە بەربێ دەست خۆش خات و ئەمەل ئەم ساڵ هێشتا هیچ داتایەکتان نهاتۆتە دەرێ بەیانتان نەکردووە لەسەری ساڵە داتای 2020 ئێمە لە کۆتایی ساڵە وتمان ئەوە نەکەین بەڵام دڵنیام کە پار ئەوەندە بەنیازن داتاکان ورتر بکەنەوە لە ساڵان ڕاستە بەڵێ ینی ئستفتا ئەو شتانەوە خەڵکانەی کە دێن پرسیاریان لێکرێ لەسەر وردەکاری چەند مناڵە چەند ژنە چەند پیاوە تارگێتەکانیان کام جۆری گەشتیاریە لەگەڵ دەستەی ئامار خەریکی ئامادەکاری دراسەیەکی زانستین ئەوە شتێکی باشە دوایە توان پلانەکانتان کە لەسەردا ڕژن ورتری بکەنەوە دەستان خۆش بێ خات و ئەمەل هەرچەندە من لە کابینەی نۆدا لەم پرۆگرامی لەگەڵ ڕەنج کە بەردەوام سەرنجی لەسەر مەسەلانە زۆری بەڵێنەکانی کە بە منتاندا لە مەسەڵی زمانی کوردی و مێنیۆکان و ئەوانە بەڕاستی دەستان خۆش بێ ئەمەوێ شایەتیەوەتان بۆ بەم جێبەجەتان کرد بەڵام هەندێک لەوانەی کە خۆیان ناوە 5 ئەستێرە و 6 ئەستێرە هەرچەندە لای من هەر ئەستێرەیان نییە زۆر
کەم و بچکۆلەشە نەگەر احترامی زمانی کوردی نەگرن بەڵام مێنوەکانیان هێشتا خۆیان پێ لەوە مهمتر و گەورەترە ئەچی کۆمەڵە گارسۆن دانێن دەم خوارەکەنەوە ئەلەسا زەمانە زۆر ڕاقین کە کەسێک بە کوردی قسە ناکە هێشتا لە بە پلەی یەکەم لە هەولێر بە پلەی دوو لە سلێمانی ئەلەم تەرزە لە مەطعەم و شت زۆرە هیوادارم ئەمەش لیان قوبوڵ نەکەن مێنوەکانیان چاپ بکەن ئەزانم کە من بە پەنجەی دەسەگرنج بس ئەوە نییە بەڕاستی من چەند دڵگرام بووم ئەوەش بەڕاستی ئەو مێژووە بۆ من و بۆ ستافەکەی من نەگەڕێتەوە کە بابەتی خەریب و زمانی کوردی لە ناو دەسەڵاتم هەبێ قفڵی لێ ئێم نەک حەو ئەستێرە 5,000 ئەستێری هەبێ گەر احترامی زمانی کوردی نەگرێت هێشتا تایەتی مێنوەکەی خۆی پێ پیرۆسترە لە زمانی کوردی لە کاتێکە یەک دنیا خواردنیان هەیە زیویانە بە عەرەبی و بە تورکی ناوەکانیان گۆڕیوە هی خۆمانەیکەنەوە بە قورگی خۆمانە تۆش نایبینیت حەقا ئەمانە سبەینە محاسبە بکرن حەقا شتە کوردیەکە گرنج بستان هەڵەوەیان نییە تۆ چیتە هۆتێلێکی پێنجەستێرە هەموو تابلۆکانی تابلۆی فۆتۆکۆپیە هی وڵاتێکی تری هێناوە هەڵواسیوە ئێمە لەمەشا مەرجماندانا کە دەمێ ئێستا مەرجمانداناوە وا وردە وردە چکە سزای بەدوا هاتووە جگە لەوانە بابەتی هوەری کوردی و مۆسیقای کوردی یعنی تۆ چیتە مەطعەمەکان بەیانیان لەگەڵەوەی ئەو هەموو هونەرمەندە باڵایەمان هەیە دەبینی بەس فەیروزت گوێلەیە یان گۆرانێکی عەرەبی یان تورکی یان ئەجنەبیت گوێلەیە ئەمە مەرجمانداناوە لە سەریان و من خۆم کە ئەچمە هەر چێشخانە و میوانخانەیەک بێ ئەوەی خۆم بناسیێنم بانگ یەکەم ئێرە کوێ ئێرە کوردستانە تۆ ئەبێ گوێچکەی ئەڵێ تێناگاڵم با تێنەگا ئەبێ گوێچکەی ڕابێنی بە کللتوری خۆشجایینە سەرە وردەکاریانە من خۆشحاڵم کاگاتا لە وان لە باکووری کوردستان لەسەر بەحری وان میوانداریم کردی لەگەڵ بەڕێوەبەری گەشتیاری وان و سەرۆکی ژووری بازرگانی و بەرپرسارانی ئەوێ ئەو بەرنامەی لەوێ کردمان وانمان پیشاننا زۆر چینە ناوردەکاریەوە چ کاریگەریەکی لەسەر خەڵکی هەولێر و سلێمانی و دهۆک هەبوو خەڵک هات دوای بەرنامەکەمان بۆ ئێرە لێرەوە خەڵک چوو کاریگەری بەجێهێشت بەڵێ من دەستخۆشی لە بەڕێستانەکەم کە زۆربەی زۆری بەرنامەکانی لەسەر گەشت و گوزارەوە خۆش یەکێکە لەو بەرنامانەی کە هەندەرە بۆ گەشتیار کە ڕوو کاتە کوردستان بەگشتی و شاری سلێمانیش بە تایبەتی بەڵێ دوای ئەو بەرنامەی جاماندا بەڵێ چەند گروپاتێکمان لێو هێنا و لێرە شۆ گروپاتمان برد بۆ ئەوە و ئیستا خەڵکی فێر بۆ خۆی بە سیارەکەی خۆی ڕوات و دوای بەرنامەی دووەم کە لە هەولێر ئەنجاممانە بەڵێ عینەشت کاریگەری خۆی هەبووە ئیستا وای لاتوە هاوکاری هەیە لە بەیمانە لە کاتی پێشنگاکانە لەگەڵ یەکتریا قسە و بازەکەینەوە لەگەڵ بەڕێوەبەری تورساب لەوێ لەگەڵ بەڕێوەبەری هوتێلەکانیانە بەیوەندێکی باشمان هەیە و هەر ساڵی پار من ئاماژەم پێدا لە ساڵی پارە توانیمان هەر لە ڕێی پاسەکانی خۆیان و کە ڤانگلو بوو دووسێ گروپمان هێنا لە زاخۆ تاکو هەورامانمان بردن و گەڕانمانەوە ئەمانە لەگەڵ ئێمە دەستەی گشتی گەشت و گوزار و بەڕێوەبەراتی گشتی لە سلێمانی هاوکار من بەڵام لە ئەخری شاڵێم ئەو بەرنامەی جەنابەت کە لێوە کردمان ناسینێکی باش بوو بۆ کوردستان بەگشتی و شاری سلێمانی خەڵکێک ئەم هاوینە لەبەری بچێتە ئەنتالیا و ئەو ناوچانە بچێتە مێردین و بچێتە باتمان و بەتلیس و وان من وەکو داتای کۆمپانیاکەی خۆم بەڵێ لامە زیاد لە 3 پاسمان لێوە کە بردووە بۆ ئەوێ هەر لە ڕێی سەرزینەوە کە لێوە هاچۆما کرد و ڕۆشتین بەڵێ لەوێەوە و کۆمپانیاکانی ئەوانیش زۆر هاوکارن لەگەڵمانە و گروپاتیان بۆ هەولێریش بە هەمان شێوە هەولێریش بەڵێ لە هەولێریش چەنەها کۆمپانیا هەیە و ناوێت دوهۆک زۆر پشکی شێری بەرەکە چکە ئێمە خۆمان لەگەڵ کۆمپانیاکی دووەکە کە ڕێککەوتین ئەم بەرنامەیە بە شەریکایەتی دروستکەین کۆمپانیاکی ئێوە باشوور و باکوور و ڕۆژهەڵاتی تا ڕادێک زیاتر ئاوێزان کردوتەوە بەڵێ لەخوا بە زیاوێسان من 3 ڕۆژ لەمەوە پێش دیسانەوە گروپێکی مەبەستم کۆمپانیاکان بەگشتی و زۆربەی زۆریمان ئیسا ئەوە هاتوتە بە چامان چەند کۆمپانیاکێک کە گەشتیار دەباتە دەرەوە ئێمە چەندها کۆمپانیامان کە هەیە تەنانەت کارەکەی بۆەوەی کە گەشتیار بێنێتەوە ئێرە چکە بە پێی ڕێکارە یاسایەکە کە ئیسا خۆ دەیبینی شتەکان بۆتە ئۆنلاین تەنها کار کە ئەمێنێتەوە ئەم گروپاتی گەشتیاریەکە ئیستا هەیە مامۆسا بەخێراتی یەکێک کاک مستەفا ئەزمونێکی زۆرت هەیە لە بواری گەشتیاریدا ئەوەی کە لە کۆمپانیاکانم بیستووە ئەوەیە کە بەداخەوە لە کاتێکە کوردستان وڵاتی چواروەرزە بەڵام
ڕێژەی گەشتکردن بۆ کوردستان لە وەرزی زستانە بەرەو کەمبوونەوە ئەچێ ئەکرێ خاڵە لاوازەکانی بواری گەشتیاری زستانە دراسە بکرێ و بە پێچەوانەوە گەشتکردن بۆ کوردستان جێگیر بکرێ ستەیبڵ بکرێ لە هەموو وەرزەکانی ساڵا بە پێی تایبەتمەندی سروشتەکەی. بڵێ زۆر سپاس کاغڕنج بۆ میوانداری ئەم بەرنامەیە دەستخۆشی لە هاوکاران مەکەم. ئەمەلخان لە بیدایەتە تەشخیصی هەندێک کەم و کوڕی کرد کە بەڕاستی گرفتی سێرێکین لە دواکەوتنی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا. ئەویش نەبوونی هەماهەنگی لە بینی وەزارەتەکاندا. ئێستا گەشت و گوزار کە ئەبوو لەگەڵ شارەوانی نەبایە بەڕای من ئەوە بەڕای من لەبەرەوە شارەوانی بۆ خۆی وەزارەتێکی زۆر سەرقاڵە ئەبوو لەگەڵ ژینگە وەزارەتێکانە بێت چونکە ژینگە و گەشت و گوزار دوو ڕووی یەک دراون. ئێستا ئەو هەماهەنگی یا ئەو تەنسیقەی کابینەی دەبەڕای تۆ بە پێ ئەزمونت مەسەڵەن بیکا بە وەزارەتێکی سربەخۆ یان لەگەڵ ژینگایە چۆن لەگەڵ ژینگایە بێ چونکە لە هەر شوێنێک ژینگەی جوانە بێ گەشت و گوزار پێشەکەوێ لە هەر شوێنە گەشت و گوزار پێشکەوشت ژینگەیەکی جوانتر دێنێتە ئارەوە یعنی هەردووکیان دوو دەستەی جیاوازن. ئێستا گەشت و گوزار کە لە وەزارەتی شارەوانیدایە وەزارەتی شارەوانی بەڕای من خۆی هاوکار نییە لەگەڵ گەشت و گوزار نەک وەزارەتەکانی هەیە تۆ ئەوە لێ گەڕێ بازە وەزارەتێک نەکەرە هاوکار لەبەر سەرقاڵەکەی نەک ئەوە بازە شتێکەیە ڕەنگە سەرقاڵێکەش بۆ حەلە تەسیری نەبێ. ئێستا هەندێک وەزارەتێ نەک هاوکار نییە ڕێگریشە کێشە بۆ چەند وەزارەت دەبێ هاوکاری بکانی وەکو مەلوەتی ئیشەکەی بڵین بەس بە تەنیا پەیوەست نییە بەخۆیەوە چەندین دەستە و لایەنی ترە بێ هاوکار بێ چووکەوە بێ هاوکار مەسەلە بۆ نمونەیەکەم وتم وەزارەتی شارەوانی خۆی کە لە یەک وەزارەتدایە بۆ نمونە لە سلێمانی بینی نمونە جوانترین شوێنی سلێمانی ئەمڕۆ بۆ گەشت و گوزار گۆیژێ کە بەسەر سلێمانی یاڕوانێ گۆیژە ئەو شوێنە بە ناوی شارەوانیەوەی ئامادەیان تێدا نیە تەنسیقی بکەن لەگەڵ گەشت و گوزارە بۆ ئەوەی ماسەرپلانێکی جوانی بۆ دام بدرنێ بکرێ بە شوێنێکی گەشتیاری و پەرەی پێ بدرێ و تەشجیع بکرێ. یعنی ئێستا لە شارەکان بەشێکی لە چیای زاواش بە هەمان شێوە یعنی لە دهۆک مەبەستم ئەوەیە بەبێ ماستەر پلان بە هەڕەمەکی پرۆژە گەشتیاریەکانە کرێ دوای ئەم ناوبڕۆڵە بێتەوە سپاس باشە کاتت ئێمە دێمەوە خزمەتیشت کاک مستەفا بینەرانی هێژا ئێستا ئەگەڕێمەوە خزمەتتان. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوتان لەبێت زۆر جار نازانم سروشتی ئینسانی کووردا یان چییە زۆر جار قسەکانی دڵمان هەمومان لە ناوبڕەکان ئایکن اینجا ئێمە زۆربەی شتە گرنگەکان لە لاشعورمانە کەڵەکەکەین بۆیە مرۆڤی ڕۆژەڵاتی بەردەوام مرۆڤێکی قەلق و ئالۆز و پڕ لە کێشەیە. من ئەو قسانەی کە کردم حەزەکەم بۆتان بجێڕمەوە وتم وەڵاهی با لەگەڵ خۆمانە ڕاستگۆ بێن لەگەڵ خاتو ئەمەلیشا ڕاستگۆ بێن خاتو ئەمەل خۆشی لە هەندێک شتا هەر ڕای وایە بەڵام وەکوڵەن چاوە بینێ و دەست کورتە بەداخەوە ئێمە لە گەشەکردنێکی زۆر گەورەیە بووین بەڵام بەڕاستی لەگەڵ هاتنی داعشا بەشێکی زۆری بودجەکەمان نەما و بێزگە لەو شەڕفرۆشتنە بەر بڵاوی ئەگەر 4 عەرەب بڕاتەوە بە سەرکردەکانی عێراق بڵێ بەو لە چاو عێراقا بۆ پارەکەمەوە شارەکانی خۆیان زۆر جوان کردووە ئیتر ئەوان قوڕێکی خستە گرنەوە بۆ هەرێمی کوردستان و بێ ئێمەشتیا پەنتەڕناش بکەین. ڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان تا بڵی وڵاتێکی جوانمان هەیە بەڵام زیاتر ئەو شوێنانەمان جوانە کە دەستی مرۆڤ و دەستی ئاوەدانی و پرۆژەی گەشتیاری پێنەگەیشتووە بە تایبەتی خۆزگە کۆدی بەکارهێنانی مۆادەکان و بیناکانی گەشتیاری دروستەکرا ئەوەی کە خاتو ئەمەل وتی ئەبێ هەر شارە و بە پێی سروشتی خۆی لە ڕاستیە لە سلێمانی جۆرێک بیناسازی هەبووە لە دهۆک تا ڕادەیەک جۆرێ لە هەولێر کەرپوج بووە بەڵام ئێستا لەوح و ئەلیکۆبۆن و کۆمەڵێ ماتریاڵی عەجیب غەریب هەموو پرۆژەکانی کە لە دەرەوەی شارەکانی شەکرێ هەر هەمووی ناشرین کردووە وەلحاصڵ ئەڕووی بۆ گەشتیاری تووشی
ڤیژۆڵ پۆڵشن تووشی پیسبوونی بینی نەبیت ڕاستی تووشی سەرێشا بیت تووشی تەپوتۆز و ڕێگایەکی ناخۆشە بیت بێجگە لەو هەموو معاناتەی هەر لەم هۆتێلەوە کە ئێستا پرسیارم کرد هەتا سبێنە چواری بەیانیە بێ بە مۆلیدە ئیش بکە لە کاتێکە کەرتی تایبەت 90 مێگا ئەفرۆشێ بە عێراق ئێمە تا ئەم ژێرخانە نەبوژێنینەوە ئەتوانین ئەمەش بکەین بە نەوتێکی تر بۆ داهات جگەل لەوەی باسی قسەکانی پێشوشت بڵێ خۆی وتمانەمە کێشەیەکی سەرێکیمان هەمانگەکەیە دوای ئەوە قسەیەکی زۆر جوانە کرد بەس ئەم شتانەی منیش بۆم ڕاستکەرەوە گەڵەکەەوە ئەمەشیان باسی ماستەر پلانە کرد زۆر گرنگە باسی گەشەکردنی هەڕەمەکیت کرد یعنی تەتەوری عەشوایی بڵێ ئەمە جانیبیکەن ئەو مۆزوعی کە جەنابیش ئێستا باس کرد بێگومان گەشت و گوزار دوو بەشە ژێرخانی ئابووری و سەرخانی ئابووری سەرخانی ئابووری لە دروستکردنی پرۆژە و ئەوانەدا خۆی دەبینێتەوە کە بەڕاستی کەرتی تایبەت تەقسیری نەبووە چونکە ئەو کەرتێکە بە دوای قازان جاگەڕێ هەموو قورسایی خۆی قسۆتە کارەکەەوە بەڵام لە ژێرخانی ئابووری لە ژێرخانی گەشتیاریە کەم و کوڕیمان زۆرە ئێمە چۆن پلاندا بنین لە هەموو دنیادا سیاسەتی گەشت و گوزار یەک سیاسەتە ئەویش ئەوەیە چۆن بتوانی گەشتیار ڕاکێشی و تکرار زیارە و دووبارە بێتەوە جارێکیکە باشە ئێمە بەدڵی تۆە ئێمە ڕای کێشین یان ڕاوێنین وەڵام من لەو بڕواایەدام ئێمە کۆمەڵی گەشتیاری سابتمانەیە کە خواری و عێراقا بەڵام گەشتیاری بۆ گەشتیاری دەرێکی ئۆفەری باشتری هەبێت دێت نایەت بەڵام ئەمە جاری وایە بە ڕیکلام و بە جۆدی کۆمپانیاکانوانە کۆمەڵی گەشتیارەیەنین بەڵام دڵنیام ئەو گەشتیارەی کە بەو شێوەی دێ بۆ ئێرە لە جیاتیەوەی بڕواتەوە ببێ بە ڕیکلامێکی باش بۆ وڵاتەکەمان ئەبێ بە ڕیکلامێکی خراپ و زەربە لە گەشتیارەدا بۆیە هەتاک و گەشت و گوزار ژێرخانی گەشتیاری خۆی ئامادە نەکە حەقە تەشجیعی گەشتیاری بیانی نەکە من فیدباکەکانم بینیوە لە ناو شارەکان ڕازین بەس لە دەرەوە ناڕازین ڕێگاوبان و نەبوونی باوەڕم پێ بکە نازانم چەند وەزیرە بێ من پێڵێم جادەوبان و دابینکردنی دەستشۆر و ئەم شتانە ناکرێت لەوانە ناڕازین کاگرنج گەشتیاری بیانی وەک گەشتیاری خۆمان نییە گەشتیاری خۆمان کە ئاچێتە دەرەوەی وڵات حەزی لە شۆپینگ ناو بازار و شتکردین و ئەوانەیە حەزی لەسەر بەحرە بەڵام گەشتیاری بیانی حەز دەکە لە سروشتێکی طبیعەیە گەشت بکە حەز دەکە سەردانی شوێنێکی شوێنەوارێ بکە مەتحەفێ بکە تەسەوڕ دەکەی بۆ نمونە لە سلێمانیە لە هیچ بۆنەیەکە وابزانم مەتحەفەکان ناکرێنەوە لەزانی گەورەترین ئەشکەوتی ئەوەی کە لوبنان پێڵە جاعێتە گەورەترینی ئەشکەوتی ڕۆژەڵاتی ناوڕاست لە سنگاوەکەی منە یەک کەس نازانێ و جادێکیشی بۆ نەچوە هەزارەوەنی بەتاکید وایە بەتاکید وایە ئێمە کاتی سەردانێکمان کرد بەڵام نەگەیشتین هیچ نەتیجەیەک بێزگەلەوە لە ئەشکەوتی و کونەبامانەیە لە دەربەندی خان کە مەسەلە دەکری ئەوانە هەموو بکرێن بە شوێنی گەشتیاری و ئەشکەوتی ئەسەریمانەیە کە دەکرێت کە ئەچی بەزیت پێایەتەوە تەماشا دەکەی حیوانی تیا مۆڵ کراوە چەند جۆری گەشتیاریمان هەیە ئەکرێ هەمووی وەبەر بهێنین هەمووی لە کوردستانە هەموو بوارەکان هەیە بۆ ئەوە بەڵام هەرێکە پێداویستی خۆ لە ئاینیەوە تا تەندروست لە هەموو ئێستا بۆ نمونە لە گەشت و گوزاری زستانە کە ئێمە زۆر تاکید لەکەینەوە تا ئێستا سەرێکمان نییە بۆ ڕاهێنانی خەڵک هەر خەڵکی ناخۆ لەسەر خلیسکێنەی سەر بەفر یا پێداویستەکان هەبێت لەو شوێنانە سنتەرێکە بێ کە ئەو شتانە بەکرێبدا بە گەشتیار ئەگەر نەشزانێ یا فێریانکەن یان مقاوماتی ئەوەی نییە بیکەی بە سویسراک بۆ خۆی پێنجوێن هەیە لە حاجۆمەران هەیە حاجۆمەران و پێنجوێن بەڵێ هەردووچیان گونجاوە بەڵە بە تایبەتی حاجۆمەران زیاتر چونکە ڕێژەی بەفربارین لەو شوێنە زۆرە و تەزاریسی شوێنەکە جوغرافیای شوێنەکە وا هەڵکەوتووە کە گردۆڵکەی تێدایە و مەجای خلیسکەنەی زیاتر تایە باش ئێمە تاکەی دابنیشین مەسەڵەن ئەوە ماشەڵا بۆ کابینەی داچین هەر بڵین نۆ کابینەمان بەڕێ کردووە تاکەی هەر بڵین هەمانە ئەکرێ وای لێ بکەین شتێکە وت زۆر گرنگە تەنانەت بە هەڕەمەکی ئێستا ئێمە لە ناو شارەکانیشا هۆتێل دروستەکەین یەک دنیا ناوچە هەیە کە جاران مقاوماتی گەشتیاری نەبووە ئێستا هی گەشتیاریە ئەرزەکەی هینی وەزارەتی زەراعەیە
شوێنی تر هەیە هینی وەزارەتی زەراعە پێویست مقاوماتی ئەوەی نیە هی وەزارەتی زەراعە بێ هی ئەوقافە ئەرزی ئەوقافەیە بە کەڵکی سەناعەت ئەم تێکەڵ و پێکەڵیە حەق نییە چاک بکرێتەوە شۆڕشێکی تری ئیسلاحی زەراعیمان ناوێ کە لە منە پرسی دەوتێ لە ناو شارە دروست بکرێ بەقەدەر 4 کابینە نییە کە لە دەرەوەی شار دروست بکرێ چونکە وتێلی ناوشار جگەل لە هەدەفی گەشتیاری کۆمەڵی هەدەفی کەی لە پشتەوەیە کۆمەڵێشتی خاسەنەوانەیە کە بە زمانن بۆ خۆیان لەوانەیە ئێستا لە قسەکانم حاڵی ببن کۆمەڵێ ئەسبابی کە هەیە لە پشتەوەیە هەم بۆ عیلاقات هەم بۆ تیجارەتی خۆیان ئەو بە دەرەجەی سێم ڕۆگەشتیارەکەی بەڵام ئەوەی کە لە سەیرانگاکانە لە دەرەوەی شار لە شوێنە ناوچە گەشتیارە سروشتەکانە پەرەی پێ بدرێ ئەوە دەبێتە ژێرخانێکی باش بۆ گەشت و گوزار ئەوە لەگەڵ قسەکان تا بەڕێوبەری مۆزەخانەی سلێمانی ئێستا لەسەر هێڵە کاک هاشەم محەممەد سڵاوی بۆتانەیە ئەڵێ من تێبینەکەی مامۆستا ڕاستە بە هەندوەریەگرم بەڵام پێویستمان بەوەی بە یاسا ڕێکی بخێن لەبەری من ناتوانم لە بۆ نەو جەژنەکاندا فەرمانبەرەکانم و کارمەندەکانم بێنمەوە هەر لە مۆلیدەوە تا بەشە جیاوازەکان و تا بەشە ئیداریەکان هەرچەندە وەکو خۆی ئامادەیی تایە کاگرنج ڕێزم بۆ کاکاشم سلااو ڕێزم بۆ کاکاشم بۆ کاکەمالیش کە لێرە بەرپرسیاری ئەو شوێنن ئەگەر ڕاستی دەوێ بەڕێوەبەر بەرپرس ئەمەلخان کە بەرپرسی گەشت و گوزارە سەرۆکی دەستەیە کاریگەری بەقەدەر هەموو ستافی و دەستەکە هەیە ئەگەر بێت و بەرنامەکەی بتوانێت بە شێوی چیکارە ڕێک بکە نمونەیەکت بۆ بێنەوە چوون بۆ مالیزیا چوون بۆ شوێنێکی گەشتیاری مدەڕعی لێبوو وتم ئەمە چیم مدەڕعانە وتی ئەمە لەسەر تەوجیهی سەرۆکی وڵات هەموو جێشی مالیزی لە خزمەتی سیاحەدایە خەڵکێک هەیە حەزەکە بەرمایی بۆ وەنە سواری بێت و نەبینیوە بەکریانەدا گەشتیار سواریە بوو مدەڕعی عسکەری ئێمە بەلای شوێنێکی عسکەریە بڕۆی لە 50 شوێن نووسراوە مەمنوع التەسویر ئەڵێ ڕسم نەگری نەک سواری مدەڕعەکەبی ئەمە یەکێکە لەو تەنسیق و هەمانگیەک کە پێویستە لە بەڕای تۆ ئێمە توانین بە هەمەریش پارە پیاکەین بۆ کوردستان باشە ئێمە تۆ هەدەفێکت داناوە هەدەفێک هەیە هەدەفت ئەوەی ئەم کورسیە لێرە هەڵگری بیبیتە ئەوێ حەبلیتی یەکەی ڕایەکێشی دووزدەلان بانگەکەی بیگوازنەوە هەر چۆنی بێ بە هەر وەسیلەیەک بێ هەدەفەکە دەوێ بێنتە دیت تو هەدەفێکت ئەوەیە کە تۆ وڵاتەکەی خۆت بە گەشتیاری بیانی بیناسنی داهاتێک بۆ وڵاتەکەت پەیدا بکەی تەمان گەشت و گوزار تاکە کردە کە تەکنۆلۆژیات جێگەی ناگرێتەوە بابزانین لە هەموو بوارەکاندا تەکنۆلۆژیات جێگەی دەگرێتەوە لە پێ وایە کوردستان نەوتێکی تری هەیە و هێشتا دەستمان بۆ نەبردووە ئەویش گەشتیاریە بە تاکید بەڵام جۆری بە بەرهێنانەکەی دەوڕێ بینێ ئایا چۆن تەوجیه دەکەی چۆن ڕێگەی ڕاست ئەوجار ئەو هەموو بێکارەمان هەیە تاکە کردە کە باشترین چارەسەرە بۆ گەشەی پێبین توانای لە خۆگرتنی لە سەدا چەنی هێزی کاری کوردی هەیە قەناعەتی بێ کاکڕز لە بەرەوەی گەشت و گوزار کردێکی مل نییە مشەوەقە خەڵک حەز دەکات لە بوارایش بکە گەنجی ئێمە حەز دەکات لە بوارایش بکە لەبەر ئەوە چاکترین کردە بۆ ئەوەی کە ئێمە بێکاری نێڵین تەمان مەجالاتی زۆری تێدایە مەجالەکان بەدایان مەجای تێدایە کە تۆ بتانی ئەوانەی کە دەرچووی زانکۆن ئەوانەی کە گەنج توانایەکیان هەیە لەو بواردا کار بکەن بەڵام تەماشا دەکەی ئێمە بەداخەوە لە بە هەندێک جاردا اعتماد دەکەین سەر کادری بیانی لەگەڵەوە نسبەتی دانراوە لە تعلیماتی تازە لە ساڵ 25 ئەبێت دەرچووی گەشت و گوزار بێ بەڵام بڕوان پێ بکە زۆربەی وەکو کەرتی نەوت زۆربەی مەعاشە چەور و بەرزەکان بۆ گەنجی کورد نییە ئەچەند لە ئوردن و لە تورکیاوە مدیری هۆتێلە بەناوبانگەکان بڵێ نازانم ئەم هۆتێلە بەزەم ژوایان ئێمە یەکێک لە ئەتەکێتی قسەکردن لە هەموو وڵاتێک ئەوەیە کە تۆ بە زمانی وڵاتەکەی خۆت قسە بکەیت و کەمترین وشەی بێگانی تیا بەکاربێنی ئێمە لە وڵاتی ئێمە ئەوانە بە ئەتەکێت دائنێن کە 4 کەلیمەی ئینگلیزی 4 کەلیمەی ئەجنەبی تیا بەکارێنێ بوو ئەوەی خوای خۆی پیشاندا کە ئەمە کەسێکی مسەقەفە و کەسێکە لەو بوارەدا شارەزایی ئەوانە دەرفەتی سەرکار خستنیان زۆرترە
بەتاکیت زۆر سپاس خاتون بەخێراتی سەرچاوم جەنابەت وابزانم خات و کارینە کۆمپانیای وابزانم نا ئەزانم کۆمپانیای گەشتیاریتان هەیە باسی وشەی ئینگلیزی کرد نەفهمێرا بڵام فیدباک باشە ئەو ڕاوسەرنجانێکە ئەیبیستیتەوە لەلایەن گەشتیارەکانەوە لەسەر کوردستان چییە؟ ڕازین؟ ئێمە هەنێشتمان هەیە هەنە خزمەتگوزاریمان هەیە سەرەکیە و پێویستیە هەنێکیشمان هەیە کێتە بابی ئەوەی کە بتوانرێ باشتر و جوانتر بکرێ مە هەنێ شوێنمان هەیە پێداویستێکی ضرورەکەی تیانە بەڕاستی ئەبێ لەوە دەست پێ بکەین ڕاستە بچووکە بەڵام زۆر ضرورە پێداویستیە سەرەتایەکانەوە کەممان هەیە سەرەتاکان تا مەزنەکان ئەکید هەتا ئەوەی کە زۆر باشتر بڕوە وەکو ئەمەلخان باسی کرد زۆر نقطەیەکی باش بوو کە شەرت نییە هەموو شوێنە ئوتێلی پێنجەستێرەی تیابێ بەڵام ئەو شوێنی کە هەیە بە پاکوتەمیز بێ با ئیجبار بکرێ بۆی کە پاکوتەمیزە باسی ئەوەم کرد کە ئەکرێت ئێمە لە ئوتێلەکانە هەن ئەکتیڤیتی هەیە باسی ئوتێلەکەین با لە ئوتێلەکە ئەکتیڤیتی هەبێ وڵات هەیە وەکو دوبەی سروشتەکەی بەس سەحراکەیە بەڵام ئێمە زۆر شوێنی ترمان هەیە بەڵام ئەو هاتووە لە ئوتێلێکا سیاحی هەیە لە ئوتێلێکە ئەچیت بۆ ئوتێلە لەوێ نەماویتەوە بەڵام مەجبوری بڕۆی لە بری شتێکی تیا بیبینیت بیابانەکەی خۆیان ناوە سەفاری و ئەوبەن تۆزێ و خولێننەوە بەڵام لەگەڵ ئەوەیە لە ئوتێلێکی $300 لێسەنوە بەڵێ لەگەڵ ئەوەیە لە ئوتێلێکی ئەکتیڤیتێکی تایە بڵێن شتێکی چالاکیەکی تایە کە لەم حاڵەتەیە تۆ توانی بڕۆی بۆی جا ئێمە لە ئوتێلا بێ و لە شوێنی گەشتیاریا بێ لە هەر شوێنێکە با ئێمە با نەچینە سەر ئەوەی چی کراوە و چینە کەم و کوڕی هەیە یاخود نییە بەڵام ئێمە توانین بە هەنێ ئەو کەرەستانی لەبەر دەستمانە ئەمانە چاپکەین با من ئوتێلێک کە ئەکرێ ئیجباری بکرێت کە ئەکتیڤیتێکیشی لەگەڵا بێ ئەبێ ئێمە هەموو تاکێک لە تاکێکی کوردەوە لە مناڵێکەوە لە گەنجێکەوە لە گەورێکەوە هەتاکو حکوومەتەکە لە خەیاڵمان هەبێ کە ئێمە ئەمانەوەی گەشت و گوزار هەبێ لە وڵاتەکەمان ئێوە گەشتیار زۆرتر دێنن بۆ ئێریایی بەنە دەرەوە زۆر هەردوو لایەنەکە ئیشەکەین وەکو کۆمپانیای خۆمان لە بەروی بەیەک لایەن ئەو خەڵکانەی کە دێن بەچی سەرسامن چیان بەدڵ نییە بە سروشتەکە سەرسامن بەوەی کە ئەکرێت بەڵام بە خزمەت گوزاریەکە سەرسامنین ئەکید بەداخەوە ینی ئەو شتا بڵێ منێڵم وایە بەڵام ئێمە کرێ بەشتی بەسیید ینی ئەو چاوەڕی ئەوە نییە بێتە شوێنەکە زۆر شت هەیە بیبینێ وەکو باسم کرد تێکەڵاو نەبێینەکانم ئەگەر تۆ شوێنێکی گەشتاریکە بە کەسەکە کەپێکی کردووە باشە تەوالێتەکەی پاکوتەمیز بێ بەڕاستی لەگەڵ ڕێزم تەواو ئەو شوێنە هەنێ پێداویستی ضرور هەیە کردوێتی لە دوای ئەوە ئوتێلێکی پێنجەستێرەی ئەکید ئەمانی تایە لەبەر ئیشەکەی خۆی و حەقی خۆیەتی باکتیڤیتێکی تیاابێ ئێستا لە زۆر شوێنی دنیادا ئێستا بۆ نمونە گەڕەکە کۆنەکانی سلەیمانی زۆر جوانن یەک دنیا گۆرانیان پیاوتراوە لە جادە چۆڵ و سێبەر بوو یا هەولێر گەڕەکە کۆنەکانی هەتا قەزایەکی خاوەن شارستانی وەکو کۆیە زۆر شوێنی تر وەکو ئامێدی یعنی لای ئێمە ئەو کولتورە هێشتا سەر پێ نەکەوتووە کە خانووەکان و شوێنی نشینگە و نیشتە جێبوونی چەندنەوەیەکی پێش ئێستا بێ بە هۆتێلێکی ساکار ئەمە هێشتا کاری لەسەر نەکراوە خەڵک لەسەر ئەمانە ویستی هەیە بەڵام دەستی ناکەوێت خواست هەیە و خستنە ڕووکەمە کاگرانج ئێمە بیر لەوە بکەینەوە کەسێک باسی کرد کاک مستەفاکە کەسێک لە دەرەوە یەتە ئێرە وایە ئێمە جارە تاکەکانی خۆمان گەنجەکانی خۆمان هەموو سلێمانی نەدیوە 3 ساڵ پارە کۆکاتەوانێ بۆی سەفەرێکی تورکیا بکە بەڵام هەنێ سروشت هەیە لە سلێمانیان لە کوردستانە لە هەموو بەشەکانە نیدیوە ڕاستە من جارێکیان بەرنمەیەکەم کرد لەسەرەوەی کە ئەچوومە ناو بازار لە خەڵکمە پرسی بەغاو دیوە زۆربەی خەڵکی ود نەمبینیوە زوو مەسەلەیەکیش لەگەڵ ڕێزم بۆ حاجیە بە ڕێزەکانی کوردستانیان و حاجی بەغای نەدیوە تەمەنەت حاجی نەبوو من خۆشم نەمبینی بووە تا چوون بۆ مقابلێکی مالیکی بەڵام خەڵک زۆرە ئێستا لە وڵاتی خۆمانە پایتەختەکی خۆی نەدیوە کە هەولێرە هەولێری هەیە سلێمانی نەدیوە دهۆکی هەیە مەسەڵەن ئێرەی نەبینیوە ئەوە زۆرە ئەکید هەیە ئەکید هەیە و ئێمە ئەگەر هەمووکو هەموو ئیشێک ئەگەر من لە لایەنێکی حکومیەوە قسە نەکەم لە لایەنێکی لە شوێنی خۆمەوە لە لایەنێکی بازرگانیەوە قسە بکەم ئەکرێت من ئەمە ئەوکو هەموو ئیشێکی تر بە بازارکردنی بۆ بکرێ کە بە بازارکردنی بۆ کرا کە مارکێتینی بۆ کرا کەسەکان ئەیبینەیە کەسێک چۆن بزانێت کە ئەم شتانە هەیە جا زۆر لایەن هەیە ئێمە لەبەری بە بازارکردن حیزبەکانمان خەریکە شەڕ دروستەکان لە بینی شارەکانی کوردستان ئەگەر ئەوەش لە وەکو هەموو بابێکی تر هەبێ لە هەر وڵاتێکی ترا هەیە بەڵام خەڵکەکەی گەشت و گوزارەکە ئەکات شوێنەکان ئەبینێت ینی ئەوە ضرورە کە ئێمە بەس ئەوە بچێتە خەیاڵمان کە ئێمە خات و کاردینا لە دواری گەشتیاریە ئەوەی کە
زۆر جار کەیەکێکی دەرەوەیەت بۆ نمونە کەم ئەم شتانە تووشە بێ بێوەکو بەسەر هاتێ بیگەڕینەوە بەردەوام نییە ئەکید من بڵم لە ئەوروپا و خەڵکیە بۆ ئێرە بەڵام ئەکید شتەکان ڕەبتە بێکەوە بەهۆی ئیشێکەوە بەهۆی بۆ نمونە بەهۆی کۆنفرانسێکەوە ئێمە داوەتی چەند کەسێکمان کرد لە ئەوروپاوە بۆ ئێرە کە شوێنەکان ئەبینێت پێی سەیرە کە ئێمە چوینە یەکەم جار پێشەوە کە ئێمە لەوێ بووین خۆمان بڵین ئەو بەشانی کە کوردەکان بووین لە چەند شارێکەوانێ وتمان با تۆزە سروشتی کوردستان خێرا بە تەلەفۆن و دەی ئەوە ڕسم و ئەوانە بنێرە با پیشانیان بیرە لەگەڵ کە پیشانیان ایرا زۆر پێیان سیر بوو کەسێکیانی تیا بوو بەوەی باسێکەم شتێکی زۆر بەسیتە 2 نەفەر بوون هاتنە ئێرە بەڵام ئەوەنە یعنی دەست باڵام پێکردردی ئەڵێ کە دڵە پێی خۆشە ئەڵێ ئەوەی بەدڵ بووە لە وڵاتەکەی منە کە هاتنە ئێرە یعنی لێت ناشارمەوە لە بینی خۆمان بیان بین بۆ کۆ حامان ناچە ئەکی تۆمە ئەمە هەروە ئەڕوا بڕێەوە بەڵام لەگەڵەوە شاکە هاتن بینیان فیدباکی ئەوان و جوابی ئەوان ئەوەیە کە ئەو سروشتەمان نەیانزانیوە ئەسڵەن هەیە خۆ ئەگەر بیبینێت و بزانێ هەیە قسەیەکی تری کرد بە ڕێزان وتی کە ئێمە ئەڕۆین بەحرمان نییە بەحرمان ئەوێ بیبینین بەڵام ئەو کە لە وڵاتێکی واوە یەتە ئێرە چاوەڕێی سروشتەکەیە بیبینێت لەبەر ئەوەی سروشتەکە جوانە و بەس وەکو پێویست وە بەرنەیان و ئەکرێت ئێمە هەنێک شت بکەین لەم حاڵەتەیە من ئەیتر لایەنەکان باسییان کرد من نازانم بۆ نمونە پێویستە گەشت و گوزار من قسەکەم بەرامبەر گەشت و گوزار بکەم یا بەرامبەر شارەوانی بکەم یا بەرامبەر هەر لایەنێک و دەستگایەکی تر بکەم ینی ئەکرێ ئەوم بۆ ڕاست بکەنەوە من لەوانەیە لەوە شارەزایم نەبێ ئەکرێت ئێمە هەر شوێنێک ئەکرێ وەک باسم کرد ئێمە لە خەیاڵمان هەبێ کە ئەمانەوەی گەشت و گوزار هەبێ ئەکرێت لە منەوە من ئیجبار با بکرێم مادەم کۆمپانیایەکی گەشت و گوزارم بەڕاستی ئەم قسەیەکەم ینی پێم ناخۆش نییە ئەو شتە ڕووبا با من لەگەڵ چەند شوێنێکی ترا لە جاتی ئەوەی ئەو زەریبێ ئێم و ئەو شتە ئێم ناڵم ئەمانە نێم ئەمانە حەقی خۆیەتی مادەم من ئیشەکەم ئەبێ ئەمانە بکەم بەڵام لەگەڵ ئەمەیە لایەنێکی دا بنرێ و ئیجبار بکرێم کە شتێک بکەم بۆ گەشت و گوزارەکە دوای قازانجی لە یەکەمەوە جارێکی تر من وەکو بزنسەکە بیری لە یەکەمەوە لەم حاڵەتە باشە پێ دوایە ئەو باج و شتانەی کە لە کەرتی گەشتیاری وەرەگیرە ناچێتەوە ناو خەزانەی دەستەی گەشتیاریەوە بۆ خزمەتکردنەوەی کەرتەکە احتیمالی هەیە نایبینی بە گەشتیاریەوە ئەم خزمەتە احتیمالی هەیە من ئەوە نەبینم بەو شێوەیە لەوانەیە بۆم ڕاستکەنەوە کە ئەمە بەداتاوە وابێ بەڵام با بێم من ئەوە بکەم لەوانەیە ئەمەلخانی شەر بۆ پشڕاست کاتەوە کە داهاتەکانی خۆی بڕوا ناکەم بچێتەوە لای دەستەکەی خۆی کەواتە با من ئوتێلێکە کراوە مادەم ئەوە باسی خۆمم کرد ئوتێلەکە ئەکتیڤیتێکی هەبێ بە خەیاڵی گەشتیاری کەیتە شوێنەکەیوانێ زۆر شوێن هەیە تۆ ئەڕۆیتە شوێنەکەی بینی وەک باسی کرد ئەچیتە ئەوێ کشتتوکاڵەکەی هەبێ ئەوەنە جوان ڕێک کرا بێتەوانێ ئەتوانای خەڵک بۆ سەردام بچێ ئەم شوێنە ببینە کە بە کشتتوکاڵی کراوە باسی لایەنەکان کرد ئاینیمان هەیە ئەسەریمان هەیە وە کشتتوکاڵمان هەیە هەموو بابەکان ئەتوانێت لە هەموو لایەنەکانەوە واتە هەموو وەزارەتەکان بخرێتە خەیاڵیانەوە کە ئەبێ شتێک بکەن لە سا 2 لە سا 5 داهاتە جوهدا هەوڵانە بۆی شەر نیە هەمووی پارە بێ بکرێ بۆ ئەوەی کە تاکی کورد لە خەیاڵی هەبێ کە ئێوێ وڵاتەکەی گەشت و گوزار بێ کە لە بەسیترینەوە لە پێکەنینێکەوە دەست پێکات تۆڵی لە سا پەنجای باجەکان یان ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ بچێ بۆ کەرتی گەشتیاری و بۆ دەستا بەڵێ جوودەکە وای لێ هەستەکەی مەسەلەن لایەنی ئەکادیمی و لایەنی پەروەردە و خوێندنی باڵا جێپەنجیان ئەبینی بە گەشتیاریەوە یان نەخێر زۆر سستە من بەردەوام قسەیەکم کردووە لە هەموو بەرنامەکانە ئێستش دیسان لای تۆشە هێڵەمەوە ئەڵێم بەداخەوە کە هەتاوکو ئێستا لە شوێنەکان ئاوا زۆربەی شوێنەکان ئێوەش بینیوتانە هێشتا هەر ئاوات لێوانی پەرداخەکاگرن لێوی پەرداخەکاگرن چاو بۆ دانن ئەمەش پێدا شتی زۆر سەرەتاییە لە ڕووی ڕۆشنبیری خزمەت گوزاریەوە نەمانتوانیوە دروستی کەین ئێمە بە 32 ساڵە حکمی خۆمانەکەین بەرلین بە 10 ساڵ بووە بە بەرلین چاکرایەوە کە تەختی عەرز بوو وەکو ئێستای لوبنان وانە سەرەتا خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی بەشدارین سەبارەت بە پێشخستنی کەرتێک کە کەرتی گەشت و گوزارە لەبەرەوەی گەشت و گوزار لە ئێستادا سەرمایەکی مرۆییە و شان بەشانی کەرتەکانی تریش هەنگاو دەنێت بە پێی وتەی مننا بە پێی وتەی زانای ئەمریکی جۆن بێست دەڵێ کەرتەکان پیشەشازیەکان لە ئێستادا لەلایەن 3 جۆر لە پیشەشازی بەڕێوە دەبرێت یەکەم پیشەشازیە پەیوەندیەکانە دووهەمیشان پیشەشازیە تەکنەلۆجیەکانە سێمیشان پیشەشازی خزمەتگوزاری گەشتیاریەکانە کەواتە بە پێی ئەو وتەی بەڕێزت بێت گەشت و گوزار لە دوای نەوت بە دووەم پیشەشازی دادەندرێت ئەمە یەک سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت ئەڵێ تا ئێستا ئێمە ئەتەچێتی چۆن ئەڵێ گەشتیاریمان نیە
ئەمە جێپەنجەی ئەکادیمیا دیارە جێپەنجەی ئەکادیممان کەمە باوڵێن کەمە یەکەم ئەوە دەکەوێتەوە سەرچی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە ئەمە خاڵی یەکەم دوو بەدەستکردنەوەی هۆشیاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە وڵاتی ئێمەدا تا ئێستا نەبووە بە کولتور نەوەکانی خۆمان لە بواری گەشت و گوزاردا کار بکەن لەوانەیە کەسێک لەم هۆتێلە کەسێکی خۆت بێتە هۆتێلە کار بکات لەوانەیە پێی شەرم بێت بەڕاستیتان بێ بڵم وایە ینی بڵێت دەچێت بۆ ئیشی بیلبۆی بکات یان ڤالا پارچی بکات یان بێت ریسێپشن بکات یان بەشی ریسێپشن ئێستا لەم هۆتێلەیە بە دڵی هۆتێلەکە دادەندرێت ینی زۆر لە باکووری کوردستان پاکردنەوەی ژووری هۆتێلەکان وتوکردنی چەرچە فوشتەکان هەمووی کچی کورد و کوڕی کوور دەیکات بەڵێ لە وڵاتی من ئەمە نەبوو بە کولتور لە وڵاتی مۆ نەبکردو ئەمە پێویستی بچێ پێویستی بە پلانێکی هۆشیاری هەیە یەکەم لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و وەزارەتی بەرود دوو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیش بڕیاری کار دروستکە کاگە ڕەنج لەلایەن وەزارەتی کار و کاروباڵاتی کۆمەڵات بڕیارداوە کە ڕێژەی کارمەندان کە لە بواری هۆتێل و بەتەمەکانە ئیشکەندێ بە ڕێژەی لە 175 نازانم تا چەند ئەم بڕیارە جێبەجێ دەکرێستان نازانم ئەوە بەزەوەی کە من معلوماتم هەیە بەو جۆرە ئەزانم بەس بان بڕیار گرنگ نییە بەڵێ بان بڕیار بینەرانی بەڕێز واتە قەراری فەوقی بە عەرەبی بان بڕیار تۆ کاڵەی لە سا 75 یعنی من هی هەرگیز بڕۆم بەوە نییە کا بەردەوام قسەیەکەیە کایتر لە داو دەستگاکانی حکوومەتە دام و دەستگاش هەڵەیە دا و دەستگا واتە ئەو دەرزی و دەز و بەکرەی کە هەیە لە دا و دەستگاکانی کوردستانە بەردەوامەوترێ گەنجی کوردی ژناکە ئێدە تۆ موچەیەکی زۆری بەرێ بەبێ پێداویستیەکەی وڵاتەکە بزانە بەدەستهاتێکی چەند خەڵکەژی بزانە خەڵکی شەکایە نایکە بەڵام تۆ ئەندازیارێک پێی بڵێ 250 دلار نایکە سەری خۆی هەڵەگرێت وەنیە ڕاستە کاک ڕەنجەن ئەمە دەکەوێتەوە سەر چۆنەڵێ قەیرانە داراییەکە لە وڵاتی ئێمە یەک کێشەمان هەیە کە کێشەیەکە کێشە قەیرانی داراییە بەهۆی نەمانی بودجا بەشێکی بەهۆی پێنەدانی موچە بە فەرمانبەران وڵاتی ئێمە بەش وڵاتیی خزمەتگوزاری و لەسەر کار هەر کەمە هەلی کار ئەگەر بکرێت لە بواری گەشت و گوزارە من ئێستا پێت بڵێم لە سەر ئاسی جیهان ئەو کە هەلیکاری کە هەیە بۆ نمونە بەپێ ئەو راپۆرتەی کە من لامە ڕۆڵی گەشت و گوزار لە دەستەبەرکردنی هەلی کار بە لەلایەن وەزارەتی عەفو لەلایەن دەستەنا لەلایەن ڕێکخراوی گەشت و گوزاری نێودەوڵەتیەوە ئەکرێ بۆی هەمووی بخوێنیتەوە بچمە ناوبڕێک زۆرە ئازەکەی بێکەوت بڵم ئاچمە ناوبڕێک دوایەمەوە هەندێکیمان بۆ باس بکە زۆر باشە زۆر باش بینەرانی هێژا ئێستا ئەگەڕێمەوە یاخوا بەخێربێنەوە ئەجا بە هەر بەو نۆعە بینەرانی بەڕێز سڵاو لە ئێوەش بەڕاستی ویستم باسی ئەوەتان بۆ بکەم زۆر حەزەکەم بەو نۆعی کە لە ناوبڕەکانە قسەتان لەگەڵا بکەن خەڵک حەزی لەوە نییە ئێمەیەکی کتێبێکمان قوتدا بێ و بێن کتێبەکانیان بۆ بجێڕینەوە نیە چونکە خەڵک خۆی خوێنەوارە و ئەتوانێت قسەکانی ئەمڕۆ قسەکانی خەمەکانی خەڵک ئەمڕۆ دنیای دیوە گەشتیار چاوەڕوانیەکانی بەرز بۆتەوە تورکیای دیوە ئەوروپای دیوە ئێرانی کۆماری ئیسلامی ئێرانی بینیوە ئوردنی بینیوە دووبەی بینیوە ئەگەر هەموو خەڵکیش نەیبینی بە بەشێکی زۆری خەڵک بینیوەتی وەنیە هەتا خەڵک لە ناو هەرێمی کوردستاندا چاوەڕوانەکانی بەرز بۆتەوە میلەتی کورد میلەتێکی زیندووە ئێمە ئەگەر لەسەر سفرەیەکی جوان بۆی نەڕازێنینەوە ڕازیەکەین لە گەشتیاری کاگە ڕەنجەن لە وڵاتی مەدا یەک کێشەمان هەیە سەرجەم توانستەمروی سروشتەکان لەبارە بەڵام ناساندنمان نییە بە بازارکردنی کەرتی گەشتیاریمان لە هەرێمی کوردستان لاوازە بۆ نمونە تاوەکو ئێستا ئێمە هیچ دەستگایەکی ڕاگەاندنمان نییە هەواڵی گەشتیاریمان پەخش بکە ئەو ئەمەلخان بەرەو ڕووە تۆ تەماشاکە ڕیکلام با بڵێن بۆ شامپۆیەکەکە بەڵام ناکرێت تۆ ڕیکلام بۆ شوێنە گەشت و گوزاریەکانی هەرێمی کوردستان بکەی بۆ شوێنە گەشت و گوزاریەکان ناساندنی وەکو خۆی چونکە ڕیکلامی گەشتیاری جیاوازە لە ڕیکلامێکتر تۆ ڕیکلام بۆ شامپۆیەکە گەڵی تایبەتمەندیەکەی ئاوا دەبێت سەعاتەوە لە سقشتی بدەیت ئاوا بشۆرە بۆ تایبەتمەندی بێت بەڵام ئێمە لە وڵاتی من لاوە دەستگاکانی ڕاگەاندن هەمووی شینا بەس خۆ من هەواڵی گەشتیاریمان ئەڵەی سویسرا دەربەندی ڕانیە پیشانیا بە هینەکانەوە کاغڕەنجەن مەبەستم هەواڵی گەشتیاریە هەواڵی گەشتیاری بیندا و بیسترا و خوێندرا ئەمە خاجا شامپۆ بە بەلاژ نییە پارەیە با هۆتێل و شوێنەکانیش بچن پارە بن باشە خۆ تۆ هەواڵی وەرزشی تەیە هەواڵی ئابووری تەیە هەواڵی کەژناسیشی تەیە دەکرێت لە پاڵ ئەمەشدا هەواڵی گەشتیاریشمان هەبێت لە کەناڵەکانە
ناکرێت دەکرێت ئەمە هەبێت هەواڵی وەرزشی بزنسێکی گەورەی جیهانی ئەمە یەکێک کاگرنج دکتۆر ئێمە من زیاتر لە ساڵێکە یەکێک لە گەنجە زۆر بە تواناکان کە ئابووری بە ژمارە خوێنێتەوە پرۆژێکی تەقدیم کردین لەسەرەوەی کە ئێمە ڕۆژنامەنووسی گەشتیاری دروستکەین ڕۆژنامەنووسی گەشتیاری ئەوەیە کە ئەو هەواڵانە پەخشکە و زۆرترین زانیاری لەسەر کەرتی گەشتیاری بڵاو بکاتەوە و داتاکانی لە ڕووی داهاتەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی پێداویستەکانەوە زیاتر لە ساڵێکەوە خۆتان داهات نیان بە ئێمەش زیاتر لە ساڵێک ئێمە ئەمانەوەی ڕاهێنان بکەین لەگەڵ فەرمانگەی میدیا و زانیاری لەگەڵ فەرمانگەی با بڵێن دەستگای با بڵێن میدیایی بەڵام دووبارە کۆمەڵە تەحەدیاتی تر لە بەردەم تابێت کە ناتوانانی بیکەی یعنی هەواڵی چۆن وەرزشی گرنگە کە خەڵک ئارەزوو بکات هەواڵی گەشتیاریش گرنگە ساحەبی وتێلێک هەواڵەکەی کە لە مەبەستەکەی من ئەوە بوو کاگڕەنسی هەواڵی وەرزشی هەواڵێکی حساسە بەڵام تو تەماشاکە نەمەوت حساسە وتم هەواڵی دنیای وەرزش بزنسێکی گەورەیە ئاژانسەکان کڕین کەرتی گەشتیاریش بزنسێکی گەورەیە من با داتایەکت بۆ بخوێنمەوە ڕێژەی دەستی کار لە کەرتی گەشتیاری بەراورد بە کەرتەکانی ترە ئەمە نوێترین داتایەکە من ڕاستی زۆر گەڕام لە پرسیشم نا لە کوردستان نیمانە ئەمەخان لە جیهانە مەقساکەم لە ساڵی 2022 بۆ 23 ئەمە نوێترین داتایە ڕێژەی دەستی کار لە سەرجەم کەرتەکانی تر بە ڕێژەی لە 10.58 بەڵام لە کەرتی گەشت و گوزارە بە ڕێژەی لە 134 ئەمە داتای منەظەمەی عالەمی گەشتیاریە داتای من نییە لە 34 کاری دنیا نانا لە 134 لە بواری کەرتی گەشتیاریە کار دەکات هەلی کاری ڕەخساندووە بۆ قسە بۆ جۆرە قسە بکەین لە کەرتەکانی ترە بە ڕێژەی لە 10.58 بەڵام کەرتی گەشتیاری بە ڕێژەی لە 134 هەلی کاری ڕەخساندووە کەواتە ئەمە بزنسێکی گەورەیە بە بەراورد بە وڵاتە لە ئاجیهانە لە جیهانە من پێش قسەم لە جیهانە ڕێژەی دەستی کە گەشتیاری بەراورد بە کەرتەکانی تر لە هەموو کەرتەکانی تر زیاترە لەبەرەوەی لە سەدە بوو پیشە شازیەک لە ئەنجامی پێشکەوتنی تەکنۆلۆژیە و لە ئەنجامی پێشکەوتنی ڕێگاکانی گواستنەوە و کردنەوەی فڕۆکەخانەکان ئەمە وای کردو بەشێکی زۆری گەشتیاری ئێمە دیارە مامۆستا چەنە لای ئێمە نەمان بووە من زۆر هەوڵیشم داوە دەستم کرد نەبووە لەوانێ ئەمەلخان زیاتر کاری ئەمەلخانەزان لە ساچەنی هێزی کاری کوردستان لەگەڵ گەشتیاریە ناتوانین بە تهدید لەبەرەوەی وتم ئێمە دووسێ شتێک کە بەڕاستی لە ڕووی زانستیەوە هێشتا ئێمە داتابێسێکمان نییە کە ئەم زانیاریانە هەمووی کۆکاتەوە و ئەوە بکاتەوە بەڵام ئێمە لە کەرتی گەشتیاریە شار بۆ شار گۆڕانکاری بەسرا هاتووە ئێمە ئەوەی بن زۆر داخم هەبوو ئەوەیە کە زۆرترین چالاکی گەشتیاری لە باڵێن چارەسێرە و پێنجەستێرە بەدەست بیانیەوە بوو واتە دەرەوەی کوردستان ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران لەگەڵەوەی کە بڕیارێکی گرنگە بەڵام بڕیارێکی ناواقعی بوو بۆچی لەبەرەوەی ئێمە لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی من بەڕاستی ڕەخنەم لە بڕیارەکە کرد چونکە لە گەشت و گوزار ئێمە لە 2021 کە پلانەکەماندانا لە 2022 بڕیاری ئەوماندا کە دەبێ لانی کەمی لە 130 دەستی کاری کوردستانی بێ لە هۆتێل و با بڵێن لە چالاکی گەشتارەکان بەسکەیتە ناوواقعی کۆمەلگاکەتەوە هۆتێلی چارەستێرە و پێنجەستێرە کاکە عتاش و خاتونی ژەزانن ئەو هینەمان نییە ئەو ڕێژەیەمان لە توانایە نییە کە لەو شوێنانە بن بابەتەکە عیلاقی نە بە زمانەوە بەتەنها بەڵام بابەتەکە عیلاقی بە سەلیقەی ئیشکردنەوە هەیە طبعا لێ هاتووی ینی من ینی حەزی راپۆرتیاوە بە بەشەکانی گەشتیاری کە خوێنکار دەرەچوێنن ینی من دوێنێ لە یەکێ لە چالاکیەکان بووم کەرتی تایبەت کردبووی لەگەڵ مامۆستاکانی زانکۆیە وتم ئەو هەموو بەشە ئەعلانی بۆکەی کوا بەشی گەشتیاریت وتی زۆرتر ڕەغبەت لەسەر تۆپ بوو هەندەسەیە وتم آخر تۆ تەشویقت بۆ نەکردو تۆ نایە بێ تۆ وەرە لەسەر بەشە گەشتیاریەکە بۆچی لەبەرەوەی ئێستا لای من تا ئێستاش شوناسی یان با بڵێن تعریفەی چالاکی گەشتیاریەکانی ئێمە لاوازە وەکو پێویست نییە گەنجی ئێمە فێر نەکراوە کە تۆ چیتە هۆتێلەکانی دنیا ئەوەی کە لە پێشوازیە ئەوەی کە لە ئیدارەیە ئەوەی لەوێ هەمووی دکتۆرا و هەمووی شارەزایەکی باشی نێو دەوڵەتیان زای لە کوردستان کێشەیەکە
یا ئەوەنە بە ماریفەتن ناڵن نانەکە و بخۆیەوە نێ ناڵن قوربانی چە پێویست نییە یا نان بەلاتە ینی ئەنجوانە کاگرن زۆر باسی هەندێک شت کرا لە خزمەت گوزاری ئەن کوردستان بەو دەرەجەیە نییە ینی بەڕاستی ئەگەر 3-4 ساڵ پێش ئێستا سێرێک کردایە کەم گەنج هەبوو لە بواری گەشتیاری ئیشی کردایە ئێستا من سپاسی ئەو گەنجە جوانانەکەم کە هەر قەزایەکی کوردستانە بینی دەیان گەنج خاوەنی پرۆژە و بیرۆکەی زۆر ناوازەیە یعنی ئێستا لە ڕانیە کە قەت چالاکی گەشتیاری نەبووە کافتریای جوان کراوەتەوە ماڵی جوان کراوەتەوە کە تۆ توانی بە شێوازێکی کللتوری جاران لە ئەحمەداوە خەڵکی ئەحمەداوە یان خەڵکی هەورامان ماڵەکەی خۆی نەئەدا بە خەڵک ئێستا عینەن ئەوروپا تۆ پاکترین ماڵ جوانترین ماڵ لە چۆمان لە ئەحمەداوە لە هەندێک لە ناوچەکانی تر بەکرێ وەریەگری باشە کە وەری ئەگری تۆ وەکووا لە ماڵی خۆتبی بەڵام لە ناو سروشتێکی جوانە بۆیە کوردستان گۆڕانکاری بەسەرا هاتۆ بەڵام ئەوەی کە ئێمە مشکلەمان هەیە جەنابیان باسی مۆزەخانەی کرد گەنجی ئێمە دەوام لە بەیانیە کاتە سەعات 2 معاشی نییە ئێمە چۆن دوانی ئۆڕانش دەوامی پێ بکەین ئێمە داوامان کردووە لەگەڵ دەوامەکەی تراکە ئێمە گەشتیار کەیەت پێنجشەممە جومعە شەممە ئەوەی کە ناوخۆیە ئەم 3 ڕۆژە پێویست بەوەی کارمەندی تر بکەیت ئێمەسە لەگەڵ کۆمپانیای ڤزت کوردستان ڕێکەوتوین کە جگەلەوەی کۆمەڵێک بابەتی عیلاقی بە ئەپلیکیشنەوەیە عیلاقی بە توانای مرۆییشەوە هەیە کە دەمانەوێ مەتحەفەکانمان من لێرە سوپاسی مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکەکەم کە بەڕاستی کاگاکۆ وەختەکان نازانێت جومعەیە ئەوەی کارمەندەکانێن چونکە ئێمە بۆ مەرجمان داناوە گەشتیاری عراقی گەشتیاری بیانی کە دێتە شارەکانی کوردستان دەبێ مۆنەمێنتەکان ببینن دەبێ مۆزەخانەکان ببینن کاکاشم بە هەمان شێوە زۆر جار کە گروپی گەشتیاری بیانی هاتووە تەلەفۆنمان کردەوە بەڵێ قەڵای هەولێریش بە هەمان شێوەیە بە ڕووی گەشتیارە هەمیشە بەڵێ بەڵێ ئێستا هەندێک بەشی داخراوە لە بەرەوەی خەریکی نۆژەنکردنەوەن بەڵام تەنانەت ئێمە ئەشکەوتەکانی شوێنەوە بەس کێشەکە تەنها ئەوە نییە گەشتیار بەریت کێشەکە ئەوەیە چۆنی گەیەنیتە ئەو شوێنە ئەو زانیاریان نەچێکە بە زمانە جیاوازەکان نەبێ ئەو زانیاریان نەچێکە گەشتیار پێی بێت دووەمیش هەندێک بابەت هەیە کە گەنجی خۆمان کللتورەکەی وا فێر کراوە کە عیبە لەو شوێنە ئیشکەی کە عیبە ئەوە بکەی هەر دەبێ هەمووی بێت و حاڵەتێکی شەیە بەڕاستی من زۆر لی دڵگرانم کاک ڕەنجەوەیە کە خەریکە کوردستان و عێراق دەکەنە کۆمەلگایەکی سەربازی کە ئەو دەرفەتەی بۆ گەنج لە بواری سەربازی هەیە ئەو دەرفەتە لە سێکتەری گەشتیاری نییە یعنی من تا گەشتیارێک دا ئەمەزرێنم یعنی خریجی گەشتیارێک لە گەشت و گوزاردا ئەمەزرێنم یعنی بەڕاستی گیانمان دەرەچێت زۆربەی پارەی عێراق هەر بۆ سەربازی هەر لێشێن یعنی ئەم هەموو بە چەکداریکردنەی گەنج کە دەرچووی زانکۆیە دەرچووی یعنی دکتۆرای هەیە ئامادەیە بچێتە بەشە عسکەرێکە بۆ لەبەرەوەی کەمترین موچە لە بەشە عسکەرێکە 800,000 بەڵام لە کەرتی گەشتیاریە دەرچووی زانکۆیە بە 600,000 دامەزرێ بۆیە ڕوئەکاتە ئەو بەشە ئەوەش مەترسێکی گەورەیە کە گەنجی من هەمووی چەکدارکەی باشە بەس وەڵحاصڵ کاک عەتا ئێستا خات و ئەمەل دوای جوابی ئەوم بەرەوە ئامانجەکەی ئێوە بیرم دێ لە بەرنامەیەک ماوتتان تا 2030 ئەمانوێ ڕێژەی سەردانیکردن بۆ هەرێمی کوردستان بگەینینە 20 ملیۆن کەس بەس بەخوا بەم چەک و تفاق و ڕێگاوبانەوە ناتوانن ئەتوانن 2 ساڵی کە سێری کوردستان کە من زۆر گەشت بینم و زۆر ئومێدم بە دامەزراوەکانی دەوڵەت هەیە لەخوا بە زیابە من حەزم لەو ساڵی کە کوردستان ببینە زۆر جیاواز زۆرم پێخۆشە 2 ساڵی تر 20 ملیۆن من ئێمە 2030 وتومانە بەڵام من ئەڵێم 2 ساڵ ڕێگاوبانەکان تەواو بێ 2 ساڵ بە دڵنیاییەوە پشتیوان بەخوا چووکە 2 ساڵی تر کەلار زاخۆ ڕانیە ئامێدی و ئاکرێ وتێلێکی تیانە بۆ ئێستا گەورەترین وەبەرهێنەری نیشتیمانی هاتووە لە ئاکرێ گەورەترین چالاکی گەشتیاریمان بۆکە کەواتە من ئەڵێم 2 ساڵی هەورامانیش هەورامانیش ئێستا لە ئەحمەداوە ئێمە ئێستا پێویستمان بە ڕێبەری گەشتیاریە کە کورد بن و بە زمانی جیاواز وەسفی شوێنەکانمان بکەن پێویستمان بە پۆلیسی گەشتیاریە کە سەلامەتی گەشتیار و داوات کردووە پێم بڵێن ئەیکەین نەک بڵێن نانە هەمانە ئێستا ئێمە ئەم قۆناغی ئێستا 165 پۆلیسی گەشتیاریمان دامەزراندووە ڕێبەری گەشتیاری وا هەوێیان بۆکەین
ڕێگاوبانەکان ئەوە وەزاتی ئاوەدانکردنەوە شارەوانیە بابەتەکانی تریش من لێرە سپاس یەک بەیەکی وە بەرهێنەرە نیشتیمانەکان مەکەم کە چالاکی زۆر جیاوازە لە کوردستان هەیە ئێستا زۆر گۆڕانکاری هاتووە بەڵام ئێمە لەبەرەوەی تمۆحمان زۆرترە خواستی زۆر لەسرە کوردستان من پێچەوانەی کاردینە کە ئەڵێ گەشتیاریەت ئەواکەت من ڕۆژانە و هەفتانە بە سپاسەوە کۆمەڵێک کۆمپانیای عێراقی لە بەسڕاوە گەشتیار ئەهێنێ ئەجنەبیە لە ئاسیاوەیەت لە ئەوروپاوەیەت و زۆرینیان خۆمانە چین بۆ لایەن کاکعتا ئازانێ لە ڕۆتانەدا ئابەزن لە شاری جواندا ئابەزن وە زۆر زۆر شاگەشتکەن بە کوردستان بە سروشتەکەی بە میواندۆستی خەڵکی کوردستان بەو کللتور و عادەتە جوانەی هەمانە بەڵام لەکوێ ئێمە مشکلەمان هەیە کاک ڕەنج من ئەمڕۆ بۆ خۆم چوومەتە چالاکیەکەەوە لە ڕێگا مزگەوتێک هەیە کە بۆ یعنی هەر پیا و چاکێکە ئەم مزگەوتەی دروست کردە بۆ خزمەتی خەڵکە دا ئابەزیت ئیسراحەتێکەکەی بەس ئەو خەڵکی ئەچێدا ئابەزێ ئامادە نییە ئاوێک ئامادە نییە ئەو کلێنک سە بقاتە سەڵەکەی خۆیەوە ئەم ناهۆشیاریە ئەم بێمنەتیە لە فرێدانی خۆڵ و خاشار ئەمە وای کردو کە یعنی گەشتیارێکی ئەجنەبیکەیەت بۆ چالاکیە گەشتیارەکانی دەرەوەی شار مشکلەمان لە حەمامات و دەبلیوسیە مشکلەمان لە بەکارهێنانی خزمەت گوزاریەکانە لەو چەرچەفانەی بەکارهێنرێ لەو سەرمێزەی بەکارهێنرێ دەجار وتومە ناشرینترین شت ئەو سفرە سەفەریانەیە کە دە تەبق لەسەر مێزەکان دانراوە دەست خۆش فەرموو کاکە ڕەنج منەمێ شتێک کۆکەمەوە تۆ شوێنەکانە بینیوە بەڵێ بەڵێ با ئێمە من ناڵم هاتووە ئەمەلیا هیچ کەسێ مجامەلاکە ئێمە هەمانە و نیمانە خزمەتی وڵاتەکەی پێ بکەین ڕەخنەیە لە وڵاتان کۆمپانیەکان پارە ئەدەن بۆی کە بزانێ خەڵک ڕەخنەی چییە لێیان زۆر ڕاست ڕەخنەکانە چییە ئەوەی کە تۆی بینیت من هەنێشتم کۆ کردەوە لەسەر قسەکانی هاوکارم و لەگەڵ کاک مستەفا و لەگەڵ ئەمەلخانە ئێمە هەمومان کوردستانمان خۆشەیە ئەو جوانێ خۆڕسکەی کە کوردستان خۆی هەیەی ئەوە یەکێکە لە سەرنجترین ڕاکێشەر بۆ گەشتیار کەیت یەکێ لەو بەرنامە وەختێک ئێمە کە گەشتیاری بیانیمان هێناوەتە ئێرە لەوە چێ زۆر کەسەر لە بیریان نەبوو بێ لەوە چێ وەختە مامەسا ئەمە لە شوێنێکی کیا بوو بێ بەڵام کاک مستەفا خۆی شایەدی حاڵە ڕۆژێ لە ڕۆژان کە لەگەڵ کاک مستەفا دانیشتوین تەشجیعی کۆمپانیەکانی ناوخۆمان کردووە کە گەشتیاران بگوازنەوە لە سلێمانیەوە بۆ زاخۆ بۆ ئەو شوێنانە لێشۆ بیان هێنەوە بۆ ئێرە بگرە ئەمانەمان بە بەرامبەر شتیکەمان بۆ کردوون واتە ئێمە خۆی لە ئەساسە ڕۆشنبیری گەشت و گوزاری و هوشیاری گەشت و گوزاریمان کەمە دووەمینیان تەشجیعی کارکردنی گەشتیاریمان کەمە کە لەکوێوەیە لەلایەن حکومەتەوەیە ئێمە وەکو کەرتی تایبەت حەزەکەم لەگەر وەکو ئەم گەشتیارانە بێنم بۆ سوودی خۆم بێ بەڵام تەشجیع ئەم کەمە هیچ تەشجیع زیاکرێ قازانجیشتان کەمە قازانجەکەمە زۆر زۆر کەمە ئێستا من پێ دەڵم گروپێکە بۆیم تۆ لە پێش بەرنامەکە بە منوت معدەل چەندی ئیسفادە لێکی سا پێ دەڵم چەندە ئەوەی کە لەگەڵ کاک مستەفا داماناوە بەعام بە کوردستان نەنە بۆ ئاخرمیت پێ دەڵێم چەندێکیت لەگەڵ کاک مستەفا وەختی خۆی تەشجیعی کۆمپانیەکانمان نەکرد ئەوانەی کە بەشداریە کرد دێرەوە هەڵستا ئەچوو بۆ نمونە لە پایتەخت لە هەولێر لە پێشەنگایە کە بەشدارە بوو دامانە نابۆی وەکو چالاکیەکە و کارکردنەکە یان گروپاتی ئێنە ئەمانە هەمووی وای لێ ئەکرد ڕسوماتەکەی کەمتر بێتەوە ئەمە نەما ئەمەیەکە لەو هۆکارانەی کە لەوە چی ئیتر کۆمپانیەکان و نووسنگەکان بەو گرنگجیە سێری نەکەن دووەمینیان باسی ساڵی 4 ساڵ لەمەوە پێشمان کرد 4 ساڵ لەمەوە پێش ئێمە گەشت و گوزار مرد خۆت ئاگاداری کۆرۆنا هات لە 2020 کە لە دوای ئەوە مامۆستا ئەمەل هاتووەتە ئەویا ئیشی کردووە ئێمە ئیتر لە 2020 لە بیدایەتە کە لە گەرمەی گەشت و گوزارە بووین مانگی سێ بوو بەڕێز داگاداری لە 12 سەوە ئێمە کرێنە ماڵەوە وەختێک هاتینەوە دەرەوە 3 بوو کەچی دوایەوە هاتینە دەرەوە بەڵێ تەتەورەکە زیای کرد گەشتیا زیای کرد ئیتر بەپێ ئەو بەرنامە و پلانەیە کە لەلایەن مامۆساودانرا لە سەرۆکایەتی خۆی کردی بۆ ئەمانە پێشووتری ژەر هەبوو ئەمانە گەشتیا زیای کرد بەڵام شتی کە لەسەر ئێمەش زیای کرد وەکو خۆ دەزانیت لە وڵاتان لە دراوسەکانمان لە ئێران دوورمەڕوە لە تورکیا ئەو کۆمپانیانە کە هەمووی زەرەری کرد هەمووی تاویزیە کرد حکومەت سلفەیەتەوە ئێمە سلفەمان نەیرایە هیچمان بۆ نەکرا بگرە لە ماڵەوە بووین زەمانمان لەسەر حسێب کرا زەریبەمان لەسەر حسێب کرا
لە ڕسوماتە عفو نەکرێن سلێمانی جێبەجێ نەکرد بەزێمە 6 مانگ لێ خۆشببوونمان بۆ هەموو کۆمپانیاکان سلێمانی جێبەجێ نەکرد هەولێر جێبەجێ کە ئەڕۆشتینە دایرێگەی مۆزۆی کۆرۆناکە باس مەکەرەوە هەمومان ئیش پێ ئیش ئەمە ئێمە لە باتیەوەی ئێمە هاوکارمان بن دەستمان بگرن ئەمانە وای ئێستا دیسان بەرەو زستانە ڕوین کاردی ناخانبێی شەبنەوە ئەکید فەرقەکات زۆر فەرقەکات لە بەرەوەی ئێمە هەرچوینەوە سەر بابەتی ئەوەی کە خزمەت گوزارەکان کە هەمانە زستانیش بۆ گەشتیاری کۆرۆناکە بۆ خۆی ئەکید نەک ئێمە تایبەتمەندێکی تایبەتمانێ وەرە ئێستا موقعەتی سلێمانی لەگەڵ شوێنەکانێکە بەراوردکە ئێمە بگرە فڕۆکەخانەوە تا ئێستا فڕۆکەخانە ئێمە 2 ساڵە کارمان نییە پەیوەندیمان نەماوە لەگەڵ دەرەوەیە لە ڕێی حتا باج بۆ نمونە شارێک ئیشی زۆرە شارێک ئیشی کەمە هەقە لە مەشە حسابی بۆ بکرێ لێر ئەم جیاوازی و فەرقا کرێت ئیتر خۆتان باسی مۆباناتەکانی خۆتان بکە منە بم بە بینەری بەڕێز شتێک کە تۆ دڵسۆزی ئەم وڵاتەبی لە هەز موقعەکابی ئەبێ ئەو دڵسۆزی بنیونی شەرگە لە گەشت گوزاربی تۆ کە باسی ڕێگاوبان دەکەی ڕێگاوبان ئیشی گەشت گوزار نییە ئیشی دایرەیەکی پەیوەندیدارەکە ئەو شتە جێبەجێکە ئێمە تەسەور دەکەی لە هەموو کوردستان لە زمانی حکوومەتی هەرێمە 3 ئوتێل دروستکراوە چێ دروستی کردوە باشە وەزارەتی ئاوادانکردنەوە بەڵام هەموو ڕێگای سەیرانگاکانی کوردستان چێ کردوێتی گەشت و گوزار حەق بوو ڕێگاوبانەکە وەزارەتی کردبە ئوتێلەکان ئێمە بمان کردبە ئوتێلەکان ئەوەی لە کەلارە ئەوەی لە هەڵەبجێ ئێستا تێگەشتی ئەوەی لە دەربەندیخانە هیچیان وەزارەتی گەشت و گوزار شارەوانی گەشت و گوزار دووسی نەکرد ئەمە نقطەیەکیان دووەمیان یعنی جادەکان گەشت و گوزار کردوێتی هۆتێلەکان ئەوە کردوێتی ئەمە لە چۆن ئەڵێ لە بێبەرنامەیە یا حەج کەسێک ئیشەکەی خۆی بەدەستۆزی بێبەرنامەیە داهێنانە لەوە تەختیتە واللهی ئەمە داهێنان نییە ئەمە تێکە چاواشەکردنی کارەکانە یا بۆ نمونە تۆ تەماشا باسی ئەمەلخان باسی خوێندکار و مەنهەجی خوێندی کرد تەسەوەر دەکەی لە بەرنامەی ئێستای خوێندنی هەندێک ئامادەی کشتتوکاڵیا لە زۆر شوێنە لە مەرجەکانی وتێلە ئێستا فاکسیتە بای فاکسمەوە کاکە بۆ دەستکاری ناکەن ئەو ئەبی ئەو منهەجە بگۆڕێ بۆەوەی ئەو وتێلەی کە دروست دەکرێ وەکو وتێرێکی شاری جوان ئەو کارمەندە کە ئەچێ بۆیە نەبێ بە بار بەسەریەوە مەمنون بێ کە ئەو کارمەندە بچێ لەوێ ئیش بکە من لە 2020 کە مراجعی ئەبدەیتی استراتیژەکەمان کرد 4000 پرسیار بۆ لیژنەی پشکنین دانراوە بۆ تەسنیف ئەوەی پۆڵێنکردنی پێڵێن ئەویان بۆ دانێن مستحیلە کارمەندی هیچ کەرتێک ئامادە بێ 4000 پرسیار بخوێنێتەوە ئێمە هاتین چیمان کرد یەک ئەستێرە بەجیا بۆماندانا 2 بەجیا 3 بەجیا بەڵام داوامان کردووە لە وەزارەتی ئاوادانکردنەوە لە وەزارەتی شارەوانی هەر ئوتێلێک کە خاوەن پرۆژە تەقدیم یەکە ئەبێ 2 شت جێبەجێ بکە ئەو کۆدەی کە کاک ڕەنج باسی کرد بەشی هەندەسەی ئێمە دایناوە لەگەڵ وەزارەتەکانە لەگەڵیشیا ئەبێ لە سفرەوە تۆ لەگەڵ هوتێلبی تۆ کە ئەتێ هوتێلێکی 5 ئەستێرە دروستکەی نابێت لە 500 مەترابیکەی هوتێلێکم بۆ قوتکەیتەوە بۆ عاسمان ئەبێ لە مەساحەیەک بلانی کەم لە 2 دۆنم 3 دۆنم کەمتر نەبێ بۆ ئەوەی پێداویستەکانی هوتێلی 5 ئەستێرە هەبێ دووەم کاک ڕەنج گەورەترین مشکلەی کەرتی تایبەت هوتێلێکی 5 ئەستێرە لە پایتەخت ئیشی وەکو هوتێلێکی 5 ئەستێرە نیە لە هەڵەبجە وەکو 5 ئەستێرە نیە لە ئاکرێ و ئامێدی یان لە سلەیمانی داوام کردو لە حکوومەت تەسنیف بکرێت لەسەر باج و ڕسومات کۆشکێکی بچووک لەسەر شەقامێکی 100 مەتری لە هەولێر وەکو ئەوە نییە کە لە کەلارە یان لە کەفریە بۆیە لە تەسنیفە بێویژدانێکی زۆر بەرامبەر بە کەرتی گەشتیاری داوا کردو لە حکوومەت خۆ من خۆم تۆمەکو حکوومەت نا من نیم قەراردەر من قەراردەر نیم کاک ڕەنج وەزارەتی دارایی قەرارەدا لەسەر ڕێژەی ڕسومات و باج و ئەوە ئێمە پێشنیارەکەین ئەڵێن بۆ نمونە ئەڵێن چی بەهانەکان چییە؟ تا ئێستا بەشێک نییە لەوەی کە عینادی بکەن بەشێکی بە باوەڕی منەوەی کە کاک مستەفا باسی کرد کاتێک تۆ لەگەڵ وەزارەتێک ئەکەویتە گفتوگۆکردن هەستەکەی لە 2 جیهانی زۆر جیاوازی لەبەرەوەی ئەو بە چاوێکی ڕقەمی بۆ قازان قسەکە منیش بە چاوێکی زانستی گەشتیاری قسە ئەەکەم ئەمەوێ کەرتەکە باشکەم لەگەڵیشە داها زیاد کەم معقولە هۆتێل ڕیکسۆس و هۆتێل دیڤان وەکو یەک بێ باجیان ئەمەی دووە کۆی هەولێر
جا لەگەڵ ئەوەیە لە دیڤانە یەک کورد نبینی لە هۆتێل ڕیکسۆسی دۆهۆک وەکو شاری جوان زۆرترین کارمەندی بە سپاسەوە لێرەوە زۆرترین کارمەندی خەڵکی دۆهۆکن لێرە لە شاری جوانەی بینی بەشی زۆری کاربندەکانی خەڵکی سلێمانین کەواتە تۆ فەرق هەیە لە بینی ئەوەی من ئەمەم داوا کردو بە ڕسمی بە نووسراوی ڕسمی ئەڵێم هەڵاوسان لە شارەکان دروست مەکەن تکاتان لێ یەکەم قەزا گەشتیاریەکانمان ناوچەی سۆران جوانترین ناوچە و سروشتی جوانی هەیە ئەحمەداوە ناوچەکانی پێنجێن و ئەوانە وەرن چالاکیەکانتان دابەشکن کۆنگرەی داڤۆس کە ئەکرێ داڤۆس شارۆچکەیەکە کۆڕبەندی ئابووری دێڵفی لە یۆنان کە ئەکرێ لە شارۆچکەیەکە بەڵام هەموو ئیتحادی ئەوروپی ئەچێت لەو شارۆچکەیە خەرجی ئەکات داهاتە با بۆ ئەو شوێنە ئێمە هەمووی لە ناو هۆتێل لە پێنجەستێرەکان لە شارە گەورەکان ئەنجامی یەدەین سەرنجام خەڵک ناچێت بۆ سێسایە خەڵک ناچێت بۆ هەڵەبجە ناچێت بۆ سۆران بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کۆمەلگەی گەشتیاری خانووی گەشتیاری جوان بە کواڵەتی پێنجەستێرە لەگەڵی ڕێگاوبانەکە ئاسانکەین تۆ لێرەوە بڕۆ تا سۆران تا ئەچیتە مێرگە سوور گیانە دەرەچێت لە ڕێگاکەی گەشتیار کە ئەڕوات تووشی هزار زەحمەتی ئەبێ لێرەوە ئەڕۆی بۆ هەولێر بە سماقوڵیا ئەڕۆی گیانت دەرەچێ ئەوە تاسەیەت بۆیە زۆر جار جوانی سروشتەکە لە لای گەشتیار ونەبێ باشە ئێستا بۆ بڕیار نایرێت بۆ نمونە شارەکان بە پێی سروشتەکەی با فستیڤاڵی جیاوازی هەبێ با بۆ نمونە لە سلێمانی کۆمەڵە فستیڤاڵی هوەری و ئەدەبی و ئەوانە دروست بکرێ کە مەسەڵەن ئەم شاری جوانە ئەو هۆتێل سلێمانی پاڵاسا ناوی هۆتێلەکانی تر هەمویان یعنی با بتوانن خەڵک سەردانی کەر لەخۆ بگرن هەولێر هەندێک چالاکی تایبەتمەندی پێت بڵێم کاکڕەنج ئێمە گەشتیار هەرەوە نییە کە بۆ گەشتکردنیە ئەوەی بۆ قژ چاندنیە لای من گەشتیارە ئەوەی بۆ ئەوەی کە بۆ زەرعیدانیت لای من گەشتیارە ئەوەی بۆ تیجارەتیت لای من گەشتیارە بۆی بۆچی کۆمەڵێک چالاکی ئۆلۆمپیاتی وەرزشیەکرێت لە شارەکانی کوردستان بۆ من گەشتیارە چونکە هۆتێل و ڕستۆرانت و مەتاعم بەکارێنێ لەبەرەوە گەشتیار بەس ئەوە نییە کە بۆ گەشتکردنیەت بەڵام ئێمە سەرنجەکەمان لەسەر چییە ئەگەر بەراوردی ئێستا بکەین بە ساڵانی ڕابردوو بە سپاسەوەکو کاگعتاوتی ئێستا چەندین فستیڤاڵی جیاوازەکرێ فستیڤاڵی خۆماڵیەکان فستیڤاڵی بەروبوومە ئێمە گەشت و کاڵمان هەیە کە ناوێکی زۆر تازێ بنس بە گەشتیاری و کشتتوکاڵیەوە کە بە سپاسەوە لەگەڵ وەزارتی کشتتوکاڵ بەسنەوەی کشتتوکاڵەواتە بە گەشتیاریکردنی ناوچە کشتتوکاڵەکان گەشتیار کە ئەچێ هێلکەی کوردی ئەخوات ماستی کوردی ئەخوا پەنیری کوردی ئەخوا وەرە بڕۆ ئەتبم بۆ ئاوێسەر ئێستا پرۆژەیەکی ئەزممویمان هەیە لە دار هەمووی دروست کراوە لە ناو سروشتێکی جوان دروست کراوە ئەم پێشکەوتنانە ئێمە سەری ئەمانەوە بە خێرا تەواو ببێ بەڵام کاتی ئەوێ بەڵام دووبارە یەکەمەوە وەزارەتەکان زۆر کەم تەرخەمن لە بەرامبەر پڕکردنەوەی پێداویستەکانی بازاری گەشتیاری سەدادا ئێمە پارەمانەیە لە گەشتیاری کورد پارەیەوە ئەم کەرتە پارەکەی بڵاوە بێتەوە هەموو وەزارەتەکان پارەیانەوێت لە گەشتیاری کارەبا 3 دانە ساڵە ئێمە کتابەکەین بە وەزارەتی کارەبا ئەڵێن زوڵمێکی گەورەیە تۆ لە کەرتی تایبەتی ئەەکەی کارەبای بازرگانی ئەدەی بە هۆتێل کەچی بۆ کشتتوکاڵ و بۆ سناعە کارەبای پیشەسازی و کارەبای کشتتوکاڵیە دەیتێ وەرە بە پێی زانستی ئابوووریەکە بزانە داهاتی ئەم چۆنە ئەو بابەتانەی کە عیلاقێتی شارەوانی پارەی لێسێنێ خۆڵ و خاشاک لێسێنێ لەو حەلەیە سێنێ زەمان لێسێنێ کارەبا لێسێنێ ڕێگاوبان لێسێنێ یعنی کەرتی تایبەت بەڕاستی وای لێ هاتووە هەمووی هەرەڵێ بێنە و هیچیشی نادرێتێ لە بەرامبەر ئەو هەموو خزمەتەی ئەیکا زۆر جار ئەوەندەش ڕۆتینی بۆ زیادە بێ ئەوەندە ڕۆتین ڕوبەڕوویە بێتەوە زەوقی کارکردنیشی ئێستا مەسەڵەن ئەو هۆتێلە بەناوبانگانەی سلێمانی زۆری زەرەرەکات کارەبا لەبەرەوەی سلێمانی هۆتێل شاری جوان حساب بکرێ وەکو دیڤان لە هەولێر حساب بکرێ وەکو ئەوە ڕیکسۆسی دۆهۆک حساب بکرێ وەکو دیڤانی هەولێر کە ئەوە زوڵمە تۆ دەبێ بۆ نمونە دەستی کاری کوردستانی لە شاری جوان بە کتاب هەموویمان کردو بە کتاب دەستی کاری کوردستانی دەبێت لە هوتێل شاری جوان فەرقی هەبێ لەگەڵ هوتێل دیڤان
دەبێ هی دیڤان 175 لەسەر جێبەجێکەی ئەم بە قۆناغ 150 لەسەر جێبەجێکەی بۆ لەبەرەوەی ئەو پێداویستی و خزمەت گوزارێ کە ڕۆژانە لەوێ پێویستێتی لێرە کەم ئەو دەرفەتە نییە بە یەک چاوسەیری بە یەک پاکێژ مامەڵە لەگەڵ کەرتی گەشتیاریەکرێت کە ئەمە زیانی گەورەی گەیاندۆ یەک شتە ئەرزکە من مشکلەکە ئەوەیە لە داراییەوە احتیمام نایرێ بەو میزانەیە کە تۆ دروستەکەی تەخمینی چی دانراوە هەرەوەیەت ئەو تەخمینێتر لە زاخۆ تاکۆوێ بگرە شوێنە لە ئەوانەی کە قەزا و شوێنەکان جیاکرێتەوە بەڵام شارەکان یەکشتە ئەجا ئەو وەزارەت بێ بە ناڕەزایی هەمووی بێ بە دەردەدڵ هەموویە بێ بە گلەیی هەموویە بێ بە داخستنی شوێن هەموویە بێ بە ئیشبوونی خەڵک ئەو وەزارەتانش کە هاوکار نین پیاسی وەزیرێکی دڵسۆس ناوەکەی ناڵێم بەوە کرا کە زۆرترین داهاتی بۆ وەزارەتەکەی پیا کردووە ڕێزی سوپاسی درایە لەسەر حسابی لەسەر حسابی ئەو شوانە بی ئەوەش حسابێ بکرێت کاگڕەنجیان ئەفۆماسەش قساکە تۆ شارێکی وەکو دوکانت هەیە کە شارێکی گەشتیارێ لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەگەشتی لەسەر ئاسی پارێزگە سلێمانی بە تایبەتی تۆ وەرە دوکانت هەیە تاوەکو ئێستا پەیمانگایکی گەشتیاری تیانە ئامادەیەکی دیایە ئامادەیەکە لە دەرەوە تەلەبێ بۆ دێنە خوێن باش ئەوە 4 ساڵە مەسەڵەن موافقە کراوە لەسەر ماستەر پلانی ئەو پرۆژە گەشتیاریە گەورەی دوکان باوەڕم پێ بکە ڕەنگە ئەو 20 میلیۆنە دەی هەر ئەو پرۆژەی دوکان ڕای بکێشا بۆ سلێمانی ئەگەر بکرا کەس نازانێ بۆ موافقەی بۆ کێشەکە چیە کێشەکە چیە کێشەیەکی مڵکاتیە یەکێ لەو کێشە لەو گرفتانێک کە دێتە بەردەم پلاندانانی گەشتیاری ئەمەرخە زیاتر دەزانێت کێشەی مڵکاتیە خاوەن کێڵگەکان ناهێڵن پرۆژی گەشتیاری لێدا بکرێت خۆی هەستا ناهێڵن جادە بەری ڕەحمەت لێبێت ناهێڵن خزمەت گوزاریەکە خۆت بیکەی دوو ناشێڵن حکومەت خزمەت گوزاریەکە لەو مەتەقا بگرێتەوە شتەیە دکتۆر قسێکی جوانی وروژان بەڕاستی ئێستا حکومەت خۆی کردو بە خاوەنی هەموو شتێ یعنی ئێستا ئەچی دەست ئەبەی بۆ هەر شتێک وەزارەتی دارایی ئەڵێ هی منە خاوەن جوتیارەکانەڵێ نەحەقیان نییە جوتیارێک هاتووە ئەڵێ هەموو میراتی من لە ماوا پیرمەوە کە بۆم ماوەتەوە ئەم مڵکەیە ماوەتەوە ئەم مڵکە تاپۆی نییە بەڵام حەقی تەسەڕفی کردووە یعنی ئەڵێ من 50 ساڵ پێش ئێستا ئەم مڵکە بەدەست باو باپیری منەوە بووە دارایی ئەڵێ نەخێر منە بێ عەقدی بۆ بکەم ئەوەڵێ من بە مەرگی خۆشم نایم عەقد لەگەڵ تۆ بکەم کەواتە من نەمتوانی پرۆژەکە مۆڵەتی بدەمێ یاسای زەوی وزار بەڕاستی پێویستی بەڕێخستنە قانونی ئاڕازیوە نیە بەدڵنیاییەوە لەبەرەوەی تۆ وەزارەتی دارایی مڵکەکان بە زۆری هی ئەوە ئەڵێ تۆ من گرێبەست دەکەم لەگەڵی بزانە لە چەند لاوە تۆ داهات لەم کەسە وەرەگری ئەڵێ من گرێبەستی لەگەڵەکەم بەکرێ ئەیدەمێ یان با بڵێن هینی بۆکەن خەمڵاندنی بۆکەن لەو لاوە منیش ئەبێ مۆڵەتی بدەمێ ڕسوماتی ساڵانەی لێ بسەنم کارەبای تیجاری بدەمێ لەو لاوە ئەنواع و ئەشکال شتێکەیە بە دیاریکراوی ئەم چەند ساڵە ئەگەر یاسا و ڕێسا دەستی نەبەستیتایە شۆڕشێک ئەبوو لە بواری گەشتیاریدا یەکەم گەشت و گوزار بە دەر لەوەی کە یاساکە ئەگەر یاساکە ئەو یاسایی خۆمان جێبەجێ کرایە لە قۆناغی یەکەمە کە بەداخەوەش نامە بەسم ڕێگریەکانی زەوی وزارە بەدڵنیاییەوە یاسایە بابەتی زەوی وزارە بابەتی ئەو بربەستانەیە کە لە بەردەمی کەرتی تایبەت کە لە کەمترین دەرفەتە درێ ینی کەمترین یارمەتی ئەدرێ لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە تۆ کاتێکە وەبەرهێنەرێکیت چۆن بۆ بابەتی سەکەنەکان کە قانونی وەبەرهێنان ئەڵێ 10 ساڵ لێ خۆشببوونەکەم لە مساتەحەشە حەق ئەوە هەبێ من بە بانەوانی بە کوردێکی کە پێڵێن بە 25 ساڵ بۆ نمونە کاک مستەفا وەبەرهێنەرە دێت بۆ 25 ساڵ بانەوانیە دەمێ هیچ دەرفەتێکی هیچ لێ خۆشببوونێکی بۆی نییە 25 ساڵ کۆمەڵێک ئەرکە خرێتە سەری لەو 25 ساڵەیە لەوانەیە ئەو سەرمایی کە خەرجی کردبێ لەو پرۆژەیە تەواوی نەکردبێ باشە پرسیارێک تخوا ئەوە ئێستا کاری ناخانێمە لە خزمەتی جەنابەت کاتی خۆی بیرم دێ لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیا کاک نێچیروانیش موافقەی بۆ کرد گەورەترین پرۆژەی سەدا بۆ سلێمانی پرۆژەکەی دوکان بوو هی کاک فاروقی مەلا مستەفا ئەو پرۆژەیە بوو دەستی پێ نەکرد لەوانەیە 10 ملیۆن لەو خەڵکانی بێنە کە ئێوەتانەوە تا 2030 گەشتیاری
باشوور و ناوڕاست بێن نارێمی کوردستان بۆ دەستی پێ ناکەن هەندێکی پێوەستە بەلایەنە قانونیەکەیەوە هەندێکی پێوەستە بەلایەنی زەویزارەوە کێشەی زەویزاری هەیە کێشەی قانونی هەیە و هەرگرێ بەس ئەوە ناهێنە بۆی چارەسەر بکرێ و شتە گەورەیە بە دڵنیاییەوە بە ڕۆژی سەدە نابێ ئەوە بکرێ چۆن ناکرێەوە گەورەترین نەگلەوە هەر لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەمین پرۆژە بێ کە جگە لە ڕووبەرەکەی لە شێواز و لە پێکاتەکەی و لە چالاکیەکانی و لە ڕەخساندنی دەرفەتی کاریش خات و کاری ناچان دوجار فەرمووت ئێمە ئەوانەی هەمووی باسمان کرد هەمووی تەواو هەمومان زۆر باش ئەبێ بزانین ئەگەر دووریش بین لێوەی کەم و کوڕیمان زۆر هەیە بەجددی حەزەکەم پرسیارێکم هەبێ لەوەی لە هەر لایەنێکەوە بۆ نمونە چ ڕێگەیەک هەیە بۆ ئەوەی من بتوانم ینی من نامە بەستم بەڕێستانە بتوانن لەو جێگەی خۆتانەوە بەبێ ئەوەی بچینەوە سەر ئەو بابەتانە لی کەم ناکەمەوە لەم کێشانەی کە هەیە لی کەم ناکەمەوە لەوەی ئەبێ حکومت وا بواە هەمووی تەواوە بەڵام ڕێگەیەک نییە کە کەسێک من لە شوێنێکم بەڵام ئەمەلخان لە شوێنی خۆیەوە بتوانێت هەنێشت هەیە بیگۆڕایە یعنی ئەکید کردوێتی ئەکید ئەمەلخان ئەو قسەی کە کردت من باسەکەم لەوەی کە کەم و کوڕی هەیە من بەستم دەرەوەی شار بووم بەستم ئوتێلە پێنج ئەستێرەکان نەبوو ئەکید ئوتێلە پێنج ئەستێرەکان کابرا بۆ بزنس کردوێتی ئەکید کەم و کوڕی نابێ لەو بابەتەیە بەڵام من ئەکرێت هەنێشت هەیە بتوانرێ لەوانە دەسەڵاتی بەڕێستان نەبوو بە ینی باشەوەگەڕە دەسەڵاتی ئەمەیاننا ئەو شتانەی کە تۆ بینیوتە وەکو خانمێکی گەنجی خاوەن کۆمپانیای گەشتیاری چییە ئەو شتانی هەر بە ڕاشکاوی بیڵێ لەوانەیە بۆ نمونە نەکرێ ئەمریکا من ئەیڵێم یاسایی دەستوری بۆ پێویست بێ بۆ بگۆڕێ بەڵام نییە مەبەستم ئەوەیە ئەکرێ مەلاین دۆلار بە ڕێنماییە کراوە بزانی نەمەی تۆ زۆری تێچێت ئەکرێ بۆ نمونە باسی نقطەیەکەکەین ئێمە ئەڵێن ئەو کەسانە چۆن کوالیفاینین بۆی ئەم ئیشە بکەن واتە کەسێک لەگەڵ ڕێزمان بەڵێ باسی ئەومان کرد کە کەسێک ئیشەکە نادۆزێتەوە واتە کەسێک لە گەشت و گوزارە تەواوی کردووە ناتوانێت لە ئوتێلێکی پێنجەستێرا ئیداری بکە ئەبێ کەسێکی لوبنانی ئەردەنی پێندرێت وایە بەڵام بۆ ئەمە هەیە ئەم کێشەیە بۆ لەبەر ئەوەی کە تۆ ساحبی ئوتێلێکی ئاواهی بیتا ئەگەڕی بە دوای ئەوەی ئەیبینی لە دەرەوانێ ئەویان ئەهێنی یا ئەوەی کە لێرە قسەی لەگەڵ ئەەکەی ناتوانێت خەتای خۆی بەستە ئەوە سکڵ توانە کارامەی بەڵێ ئەتەکێتمان نییە لەو بابەیان نییە تاکی کورد لە خەیاڵی نییە گەشت و گوزاری بەلاوە ئەتیادی بێ لە شوێنێکی وەکو لوبنانە لەسەر گەشت و گوزار ماوەتە لوبنان دمێ بوو لە پێش ئێستەوە ئەروخا ئەگەر گەشت و گوزاری نەبووە کەسێک لەسەر جادەکە ئەو بینە ئەوێ بڕۆ پێشکەوە لەبەرەوەی تۆ گەشتیاری ئێمە لەسەر تۆ ئەژین هەڕێک ئاوە نەستن ئاوای ئەوت ئێمە ئەماون نابێ ینی هەنێک شوێن و هەنێک کەسێ بۆچی لێرە بێ شەڕ ڕووی ئەیە گەنجەکان شەڕکولتوری کۆمەڵاتی بگۆڕین بۆی ئامادەیکەین ئێمە ئەتوانین لە هەنێ شوێنەوە دەست بکەین لە خوێندن و لە تربیەکانەوە بۆ لە تربیەوە مناڵ ئاسایی بێ بەلایەوە کە کەسێکی غەریب ببینێ جیاوازەکان ببینێ ئێمە ئەمە ناتوانین قانونی تربیە بۆ بگۆڕین بەڵام ناکرێ بۆ نمونە گەشت و گوزار وەکو پێوتنەوە وەکو دەورات باشە دەوراتی دوای جانکۆ باشە ناتوانین هەمووی بگۆڕین ئەتوانین هەنێشت بگۆڕین بەس لە دنیا کۆرسی خێرا هەیە کۆرسی خێرا هەیە و لە دنیاشە هەر کەسێک کە ئیشەکە لە بابەتێکە ئەوەشی خوێن بێ ئەبێ کۆرسەکان بخوێنێ من ئەگەر حەست بکەم وەگەر ئەگەر کە بەستەوەی کۆرسی خێرا ئەگەر دەستە بیکاتەوە توانێت کاریگەری گەورەیە گرنج بۆ هەموو بوارەکان لەم بواری تەوەری خۆمان دەرنەچم بۆ هەموو بوارەکان ئەگەر کۆرسی خێرا هەبێت ئێمە گەنجی کورد بێ کار نابێت ئەو قسەیشمان ناکەینەوە کە بڵین کەسەکانمان ئیشکەر نین ئەزانی ئەتیادیە ئەگەر ئەو نەزانێت جوتیارێک ئەگەر نەزانێت حەز نەکات ئەو قانونە تەطبیقکە ئاساییە لە بەری شەر نییە ئەو جوتیارە دەرەوەی دیبێ کابرایەک لە هەورامان وەکو ئەمەلخان باسی کرد ماڵەکەی خۆی ئەیە بەکرێ بۆ خۆی پاک و تەمیزە تیا ژیاوە کێشەی نییە بەڵام کەسێک لە دەرەوەی ئەیبینێ پاک و تەمیز نییە بەلای ئەوەوانێ ئەمە ینی چۆنەڵی گوناح ئەو کەسە خەتای ئەو نییە بۆ لەبەرەوەی پێویستە حکومت ئەو شتانی کە پێی ناکرێت و حەقی خۆیەتی کە پێی نەکرێت ڕەسمالێکی بەقوتی نییە ژێرخانی ئابووری مانتاو نیە جارێ کێشێکی قەسفمان هێنەوەکم لە پرەکاسار و خێک بێتە هزار کێشەمان هەیە بەس ئەکرێ ئێمە ئەکیت هەمووی سیاسی بێت یاخود هەر جلایەنێکی بێ ئەکرێ ئێمە بەشتی بچووکتر ئەمانە حەلکەین ئەگەر چەند دەورەیەک بۆ ئەو بکرێتەوانێ من بۆچی بچم بە دوای کەسێکا بگەڕێم حەزەکەم کەسێک بە شارەزایی هەبێ لە بوارەکە و داێنم وتێلێک بە هەمان شێوە ئێمە ئامادەیمان هەیە من ئەڵێم هەموو پرۆگرامەکانی خوێندنم لەگەڵ خۆم بردۆ بۆ ئەنجومەنی وەزیران کاگرن پێشانمدا جازم بەرێ پرۆگرامەکانی خوێندن لە کوردستانە چییە یان مەلزەمەیە یان شوێنەواری عراقیە خوێنێ
یا منهجە کۆنەکەیە کەش باسی عراقیە تۆ پێویست بە پرۆگرامێک نییە بە تەنها تۆ پێویست بە پرۆگرامێکی سەردەمیانەیە و لەگەڵیشە پێویست بە مەطبەخێکە مەطبەخێکی سیاحیە کە هەموو ئەو بابەتانەیە عیلاقی بە گەشت و گوزارەوەی ئەو بە کردار یعنی تۆ کە ئەچیتە ئەوروپا قوتابخانە گەشتیارەکان دامەزراوە فێرکاریەکانی گەشتیاری کاگڕنج 3 مانگە خوێنێ بە نەزەری 3 مانگی بە عملی بە کردار ئەچێت بەکاری هێنێ کوێ مەطبەخەکەیەتی هۆتێلەکان ئێستا ئێمە ئەمانەوێ هۆتێلی 1 ئەستێرە و 2 ئەستێرە و 3 ئەستێرە بۆ نمونە لە سلەیمانی بیهێنی نەشاری جوار تەدریب بکە لێرە تەدریبەکە وەرگێ بۆ چونکە لێرە خزمەتگوزاری و تەکێتی 5 ستارە بینێ 5 ئەستێرە بینێ کە مڕاهینی خۆیەکە بەراوردی خۆیەکە ئەزانێ خۆی نەقسەکەی لەکوێیە لەبەرەوە گەنجی ئێمە هیچ خەلەلی نییە لە ئامادەی گەشت و گوزاری سلەیمانی گەنجێکە تەنها لە بینایەکە تەنها نە بیناکەشی مەترسی ڕوخانی لەسەریان بیناکە بەکەڵک نایە چۆن نەتوانێت بە مێشکێکی سەردەمیانەوە مامەڵە لەگەڵ گەشت و گوزار بکە خوێندنی باڵات هەیە وەزارەتی پەروەردەت هەیە پەیمانگەی هەیە 5 ساڵ تۆ بە نەزەری پێخوێنی بەڵام بە پراکترینە کەواتە ئەگەر نەمانتوانی دامەزراوە فێرکارێکەش باشکەین خۆ دەکرێ 7 مانگ 8 مانگی خوێندن 5 بە نەزەری وەرگێ 4 بیهێنێتە هۆتێلەکان بیهێنێتە چێشخانە و میوانخانەکان لەوێ بخوێنێ یان بچێتە لای کاک عەتا بچێتە لای کاردینیان لەوێ کەرتی زانکۆکانی کەرتی تایبەت بەشە پێویستیەکانی وەکو گەشتیاری و خۆراک کۆمانە بکاتەوەپسپۆریمان نییە ئەبێ مامەساڵە دەرێ بێنێ بەڵێ ئێستا تۆ ئەڵێ ڕێبەری گەشتیاری یەک ئامادەی گەشت و گوزاری یان پەیمانگایان زانکۆم بۆ بێنە کە قسمێکی کردبێتەوە ناوی ڕێبەری گەشتیاری بێ نیمانە کەواتە یەکێ پێویستمان بە ئیدارەیە GPS-ێکیشمان نییە ناڤیگەیشنێک ناڤیگەیتەرێک نازانم شتێکمان نییە کە بەردەوام ئەپدەیت بکرێتەوە نەخشەڕەیەک کە بیانیەک دێتە ئەم وڵاتە یا لە باشوور و ناوڕاستەوە دێن بمان بە بەردەوام ئەپدەیت بکرێتەوە هۆتێلەکەی بڵێ کراوەیە کراوە نیە بڵێ جێگەی ماوەیە جێگەی نەماوە وەنیە زۆریش باسی دوکانەکەیت لەوە چه دوکان زۆر خەفەتی تۆ وەڵا خۆم چونکە لەوێم ڕاستی ناوێ ئەوە ڕاستیەکەی بۆی باسم کرد چونکە ئەو خوێنکارانی خۆتە زۆر جوانە دوکان ئەو شوێنەی کە ئەمن لێم تۆ ئامادەیەکەیە بەڵام تۆ نەتوانراوە تا ئێستا پەیمانگایشی گەشتیاری دابدرێ من خەفەت لەوە خۆم کرایەوە بەس کەس بۆی نەچوو کەس بۆی نەچوو مەسە گواسیشانەوە بۆ کوێ بۆ کۆیە کەواتە کۆی ئەفزەڵتری زیاترە یان دوکان ئەمە مهمە ئەمە یەک دوو ئەما مەستا ئەمەد باسی کۆمەڵەشتی کردم پێویست ناکە باسی کۆمەوە من خۆم لە 2 مانگ پێش سا دەورەیەکم وتەوە لەسەر بواری کاری میوانداری و گەشتیاری لە هۆتێل ڕۆڵ دیڤان لە هەولێر ئەوەنەی کە عملیەکەم باس کرد ئەوەنە لاانە نەزەریەکەم پشتگوێ خست چونکە بەشێکی زۆری کاری گەشتیاری عملیە دەبێت بزانێت کارمەندێک کە دێتە هۆتێلێکەوە کارمەندی ڕیسپشن چۆن پێشوازی لێ دەکات ئایا تۆ دەڵی بەخێر بی یان بەخێر بیتەوە ئەوە مهمە تۆ کابرەکە هاتە هۆتێلەکە بۆی هەست کاکەم لە ماڵی خۆیدا دەی بڵێ بەخێر بیتەوە نەک بەخێر بێ سەرچە دوو کارمەندی ڕیسپشن یعنی تایبەتمەندی خۆیە تەکنیکی خۆیە ناسینەوەی گەشتیار زۆر مهمە کاگە ڕەنجیان لە کاتێککە دێتە هۆتێلە بازاتە دەوێت وای بناسێتەوانێت کە هاتۆتەوە ناهۆتێلەکە بزانێ ئەم گەشتیاری زارێکی سەردانی کردو بەتر لەمەش زانینی ڕاستە ئێمە زمانی کوردی زمانێکە دەبێت شانازی پێ بکەین بەڵام یەکێک لەو شتانی کە پێویستە لە بواری کارمەنددا هەبێت لەوانێ بۆ کارمەندێکی تر پێویست نەبێت زمانی ئینگلیزی چونکە تۆ کارمەندێکت هەیە لە ژوورێک هۆتێل لەلایەن سەعات 12 کێشەیەشێ بێت و تۆ لەوانێت کابرا گەشتیارێکی بیانی بێت بە زمانی کوردی ناتوانێت قسە بکە پێویستە ئەو کارمەندە تایبەتمەندی بە خۆی هەیە پێویستە زمانێکی ئینگلیزی هەبێت کە بیزان لە بەشی کاری ڕزی بژێت ئایا ئەو تەکنیکانە چین کە تۆ باست کرد تا ئێستا ئێمە کادری گەشتیاریمان نییە ئەوە چاکە دەداتە لەبری ئەوەی کە بەژێت خۆدەوە توش نابێت لە شوێنان زۆریشم توش بووە من کاتێک دەستمێ بۆ نەچاخانەیەک دەڵی چاک دەڵێ بە قسەکە بۆ شکڵە دەڵێ چاک بۆ فڵان کەس بێنن و ناوەکە دەڵێ کاکە تو پێویست ناکە ناوی من بڵێ بە ئەتەکێتی خۆی بەڕێز فڵان کەس من لە خزمەتم ئەوە تەکنیکەکەیە تۆ بزوانی بەکاری بێنی چایەکت حەز لێت تایبەتمەندی چایەکە چۆن بێت دەبێت وای پیشاندی کابرا حەزی بە چای خۆی چایە بە 250 تۆ شەتوێ بای کاک ڕەنجیان یەکێ لەو شتانێک کە گەشتیار دێتەوە شوێنەکە تەکنیکەکە مهمە ڕاکێشانی گەشتیار زۆر میوە کاگرنج ئێستا بۆ نمونە
دەرچوانی گەشت و گوزار ئەوەندە معاناتیان هەیە حەزیان نییە بچن بۆ گەشت و گوزاری بۆچی لەبەرەوەڵێ ئێمە چارەنووسمان نادیارە نە فێرمانەکەن نەتەعینیشمانەکەن دانامەزرێن تەسەورەکەی یەکەمەکانی ئامادەیە گەشتیارەکان ێزە گەورەترین معاناتیان هەیە وزات بەس یەکەمی دامەزراندۆ دووەم و سێم دانامەزرێنێڵێ بە بچێتە پەیمانگە لێرەوە هەلی کار هەیە لێرەوە معاشی زۆر بەرز هەیە هەلی کار هەیە بۆنە ئیشی تر ئەگەر کەسێک بازرگانە بێ لەسەری نییە کە قەرار بات ئەم جمعەیەکی خێری نەکردوتەوە لەسەری نییە کە قەرار بە مادەم کوردە وەریگرم مادەم ئەویانە وەری نەگرم بەڵام حکومەت وەکو دەستەیەک وەکو کۆمەڵەکەی مادەم معاشەکە ئەیرێ معاشێک هەیە ئەیرێت لە ناو شارەکە تاکەوتە شارەکە و ئەتوانێت بازرگانی تایە ئەم پارەیە بە بەکەی ئەیە بە کەسێک کە ئیسفادەی لێ بکات لەبەر ئەوەی عرفی یان با بڵێن کەلتوری بەشداریکردن بە پارەیە ئێمە لە 2 هەفتەی ڕابردووە گەورەترین فستیڤاڵی چێژلێنەرانی جیهانیمان هێنایە سلێمانی لەم شاری جوانە زیاتر لە 250 شێفی جیهانی لە وڵاتانی عەرەبی و ئەوروپایی و خۆراوایی هاتبوون زیاتر لە ئەم 250 شێفە لە 35 دەوڵەتەوە هاتبوون 35 دەوڵەت هاتووە هەرێکێکیان بەس کامێراکەی مۆبایلەکەی کە بەکاری هێنێ مارکێتینە بەڵام لای ئێمەوە ئەزانە کە ئەڵە شێفەوە زانە بەس مەسەلەکە چێژ لە نانە بەڵێ ئێمە لە گەشتێکی زۆر باش هونەری ئەمە یەکەمین ساڵە لە سلێمانی یعنی فستیڤالێکی نێودەوڵەتی ئەوە جایە تۆ لە کۆمەڵە چالاکی دوێنێ شتێکی ناوخۆیی هەبوو لە بەرزەکانی سلێمانی ئەوەش خەڵکی سلێمانی زۆری هات جوڵە گەشتیاریانە جوانە هونەری ئەو چالاکیانە تەنها ئەوە نییە کە عەرزی بابەتەکەی خۆیەکە هونەری ئەوە فێرتەکە چۆن ڕێژەی بەکارهێنان ئەتەکێتی دانان شێوازی پێشکەشکردن دروستکردنی پەیوەندی یعنی مەغریبی و جەزائیری و تونوسی لەگەڵ ئوسترالی و ئیسپانی لێرە بەشداریان کردووە بۆ خۆیان یعنی تعجبیانە کریاوت یەکەمین جارمانە کە لەگەڵەوەی ساڵانە ئێمە بەشداری نێودەوڵەتیمان هەیە یەکەمین جارە بەم شێوازە پێشوازیمان لێ بکرێ ئەوانە هەمووی ڕێگەزن بۆ ئەوەی گەشتیار ئێمە تا ئێستا نازانین بەشداری کەرتی گەشتیاری لە داهاتی وڵاتە لە سەدا چەنە وەنا بەڵام بە تەماشین بگەنینە 20 ملیۆن لە هەرێمی کوردستانیمانە لە خەمڵاندن چەند خۆیەک دەقە بە خەمڵاندن ڕقەمێکە دەستەی وەبەرهێنان باز لەوە کاکە پرۆژەی وەبەرهێنانی گەشتیاری زیاتر لە 7 ملیار دۆلار خەرج کراوە ئەمە لە بواری وەبەرهێنانی لە بواری وەبەرهێنان سەرمایی وەبەرهێنانی گەشتیاری ئەمە بەگەڕخراو ئەی داهات لە GDP چەنە مشارەکەی بەرەقەم نایڵم بەس من لەو داهاتەی کە خۆمان ڕۆماتی ئەخر سەیریکە ئێمە هێشتا لە کۆتایی ساڵە ئەمە ئەلانەکەین بەلێکدانی چەند ساڵی من سەیری پارێزگای هەولێر و سلێمانی کەم بە ڕێژەی لە سەدا سەر و 300ەوە سیادی کردووە لە سەدا بە چەنە پارە تقریبا سەیریکە ئەگەر بۆ نمونە بڵێن هەولێریان سلێمانی لە ساڵانی 3 ساڵ پێش ئێستا یان 4 ساڵ پێش ئێستا لەوانەیە نەگەشت بێتە ملیارێک یان ملیار و نیوێک بەڵام هەرێکێک لەو پارێزگایانە بە باوەڕی من زیاتر لە ئێستا لە 3 ملیار 4 ملیار داهاتی هەیە ساڵانە یعنی هەرێمی کوردستان 12 ملیار داهاتی هەیە لە گەشتیاری بە دقیق ژمارەکە ئێستا نازانم بەڵام من ئەڵێم چی لەو داهاتی هەمانە ئەو بۆ حکومەتی هەرێم لەوتری ڕقەمە ترسێ ناترسین بەس ئەبێ دقیق بین لە پێدانی ڕقەم خاتون باسی خزمەتگوزاری کرد ئێمە لەو داهاتی هەمانە بە قانونی گەشتیاری کە لە 2022 یاساکەمان دەرکردووە 130 داهاتەکە بێ خەرج کرێتەوە بۆ خزمەتگوزاری چالاکی گەشتارێکەمان لەو داهاتی خۆمان وەزارەتی دارایی ئەڵێن نەخێر وەزعی داراییمان باش نییە دەبێ هەر 115 بێ یعنی لە 115 کەش لە ساڵێکا بۆ نمونە بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری سلێمانی و هەولێر دەرخستیان هەیە پرۆژە تەقدیمەکەن لەسەر داهاتی خۆیان لە کۆتایی ساڵە دوانی جێبەجێ نەبووە لەبەرەوەی ئەوەندە ڕۆتینی بۆ دروستەکە بۆی داهاتەکە ئەمەل دوا قسەیان بە جەناوت سەبارەت بەو ئێمە زۆر باسی ئەومان کرد لە ڕوو منشئات و دامەزراوی گەشتیاریەوە زۆر چوون بە بەرەو پێشەوە چوین بەڵام هەموو گلەیەکەمان لە بواری خزمەتگوزاریە خۆشەوای هەموو کەس دەزانێ ئەوەی کە لەو بوارەش ئیشنەکە ئازانێ
گەشت گوزار من هەردەمێک ئەڵێ وەکو تەشبیهات نەبێ لەگەڵ ڕێزم بۆ کەمەوە کەسێکی کەم ئەندام شەلی لێ هاتووە قاچێکی نمووی تەواوی کردو بەس قاچێکی کورتە ئیتر لەنگ دەرەچێت لەبەرەوە نایەتەوە یەک مستەوە ئەمە خاصن بەنسبەت ئەو خوێنکارانەی کە باسەکەن لە بواری گەشت گوزارە خوێنن بە دەورەیەک یا بەهێنانی شێفێک یا بەهێنانی ئەوە خولێکی پێزڕژوی بەوە چارەسەر ناکرێت کاتی خۆی لە بەغا لە حکوومەتی عراقیە عدادەیەکی فندقیە بوو هات پێیانەوە مەدرسە فندقیە ئەم وتێلیش بوو ئەو تەلەبانەکان خوێت هەر لە وتێلەیە تدریبی مەتبەخیان نەکرد تدریبی ئیستیقبالیان ئەوە دەستیان پێ کردووە ئەمانیش لەکوێیە ئەڵێ لە شاری جوانەوە نیە نه ئەوە لە کەرتی تایبەت ئەمەی حکومی بوو هەر بینایەکە حکومیە وەکو وایە تۆ لە جامیعەی سلێمانی دەستا پێ دوایە ئەتوانێت ببێ بە بەدیلی حافەزەیەک لە مەحەدی سیاحەیە یا لە ئامادەی گەشت گوزارە بڵین وتێلێکی هەبێت لە شوێنێکە هەم بۆ تەدریبی تەلەبەکانی هەم داهاتیش پێیاکە چونکە میوانیش لێ یەخەوێ بە فعلی تێگەشتی خزمەتی شەگرێ و ئەو تەلەبانەش پێویستیان بەوە نابێ بچن لە شوێنێکی عالی هەم لەوانەیە هەندێک بواری استغلالی تیا دروست بێ هەندێک ئیستعدادی ئەوەی نێ بچێت لەو شوێنە داوام کە بەڵام کە حکومی بوو خوێنکارەکان بە ڕەحابەتی سەدرەوە ئەچن لەو شوێنە داوامیشەکەن و ئینیشی یاخوا بەخێر بن سەر ئامادەبوونی هەموو ئەمە دوا دەرفەت نابێ من لە خزمەتتان نابم لە ئایندێکی نزیکە ئەگەر فەرمووت قسێکی کورتە زۆر کورتە لێرە لە ڕێی جەنابتەمێت و داوەتکەم بۆ هەموو کوردستان سی ئەم مانگە ئێمە فیستیڤاڵی هەنارمان هەیە لە هەڵەبجە 14 بۆ 16 مانگی داهاتوش لە نۆڤەمبەرە دووەمین پێشەنگای گەشتوگوزارمان هەیە لە کوردستانە هیوادارم هەموو کوردستان بەبێ جیاوازی هەم لێرە هەم لە هەولێر هەم لە دوهۆک بەشدار بێت فستیڤاڵی هەنار کاگعتا پێشم کە فستیڤاڵی هەناری ئەم ساڵمان بە نێودەوڵەتی کردومانە کە بە نێودەوڵەتیە فستیڤاڵی هەنار وەکو فستیڤاڵی پار نابێ کۆمەڵە چالاکی جۆرا و جۆری تریتیایە و هەموو ئامادەکاریەکان بۆ ئەو چالاکیە نێودەوڵەتیە بە ئاستێکی هەم لە ڕووی کواڵەتیەوە هەم لە ڕووی فراوانی شوێنەکەی هەم لە ڕووی بەشداری لایەنەکانی تر کە بە سپاسەوە هەندێک لە کۆمپانیەکان کە بەشدارن لەگەڵمانە لە ڕێخستنی لە ئەوەی کە ئەو فستیڤاڵە 3 ساڵە و هەوڵەکانی شپانەوەیە کە زۆر بە سپاسەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران خەرجی فستیڤاڵەکەشی سەرف کردو بووم پیرۆزە وەڵایی پیرۆزە لە هەڵەبجەش مادەم گەورەترتان کردوێتەوە هەم هەڵەبجە شایەنێتی هەم هەنارەکەی شایەنێتی و هەرچەندە من هیچ کارم لە ئیدارە و شت نیم بەڵام دڵنیام ڕووداویش لە خزمەتتان نابێ بۆ هەڵەبجەیەکان خوا حافیز بینەرانی خۆشەویست و ئازیزمان ئەمە لەسەر گەشتیاری بوو باوەڕم پێ بکە سەتان بەرنامەی تریشی لەسەر بکەین هێشتا هەرکەمە بۆیە بە پێویستمانزانی گەشتیاری لە بیر نەکەن کاتێکی خۆش.